عزیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شادۆم کاتتان باش خۆشحاڵم جاریشتر بەوەی ئازیزەکەمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتر لە ڕێگەی کەناڵی هیواوە. بەرنامەی ئەمڕۆمان یەکشەممە 1/9/2024 تایبەتە بە هەڵسەنگاندن و لێکۆڵینەوە لە فیلمی ژیانی بزن. فیلمی ژیانی بزن دیارە بەشی بەخشن بەخش بۆ هەڵە تەکنیکیە. بەڵێ وەک بەشێکی باش لە بینەرانی ئێمە ئاگاداری ئەوەن کە فیلمی ژیانی بزن ماوەیەکە جەنجاڵی لە دنیای سۆشیال میدیا بە تایبەتی خۆرهەڵاتی ناوەڕاست خۆقانەوە. ئەم باسە تایبەتە بە خۆرهەڵانی ناوەڕاست. ئەمڕۆ لەگەڵ هاوڕێم دلێر محەممەد تاهیر پێمان خۆشە سەرەتا لەلایەنی هونەری ئەم فیلمە بدوێین و دواتر هەندێک لایەنی ئەم فیلمە لەگەڵ هاوڕێ دلێر و هاوڕێیانی تر تاوتوێکی. کاکدێر دیارە دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیە لە بواری شانۆ دەرهێنان. ئەو بەشداری چەند کاری سینەمایشی کردووە لە سوید، هەروە ماوەیەکی دوورودرێژ لە بڵاوکراوەکانی کوردستان تایبەتی لە کوردستانی نوێ ستونی تایبەتی بە خوێندنەوە و ڕانانی فیلم و کارە سینەمایەکان هەبووە. زۆر خۆشحاڵم کاکدێر کە داوەتی منە قبوڵ کرد بۆ ئەم بەرنامەیە. ئومێدوارم گفتوگویەکی باش و بەسوودمان هەبێت. زۆر بەخێراتی. زۆر سپاس کاک شەماڵ، من سپاسی تۆکەم، سپاسی تۆ کەناڵی هیواکەم. خۆشحاڵم لە پەیوەندێکی دیجیتاڵی شادەمێکمان نبینەوە لێرەیەکە گرینەوە. سپاس دەکەم. زۆر باشە، منی شەروا خۆشحاڵ و بە دیدار شادم. ئاورە دلێر باسەکان زۆرە بن بە بڕای من ئەم فیلمە جەنجاڵی زۆری خۆڵقانەوە، زۆر مەسائلی هێناوەتە پێشەوە، لەوانەیە زۆر لایانی هەبێ و زۆرێکیش لە بینەرانمان بیانوێ بەشدار بن. هەر لە سەرەتاوە بە هەموو ئەو ئازیزانە بڵێم کە ئارەزومەندی بەشداریکردنن لەم بەرنامەیە زیندوی ئێمەیە، چ لە ڕێگای کۆمنتەوە ئەتوانن کۆمنتەکانیان بنووسن، بەڵام پێشنیارم ئەوەیە کۆمنتەکانیان لە یوتیوبەوە بنووسن. لەگەڵ فەیسبووکە ئەزمونێکی باشمان نییە، بەشێکی زۆر لە کۆمنتەکانی فەیسبوک نایەتە لامان، نازانم بۆچی نایەتە ناو ستۆدیۆ، بەڵام ئەوانەی یوتیوب هەمویان دێن. هەر بۆیە پێشنیارەکەم هەم لە یوتیوبەوە ئەم بەرنامەیە بینن، ئەگەر گونجاوە ئەگەرە کرێتارتی لە دەرەوەی کوردستان پێما بێمە ئاسانە. هەروە لینکی بەرنامەکە لە ڕێگەی یوتیوبەوە لە سوۆشیال میدیای خۆیان بڵاو بکەنەوە بۆی بینەرانێکی زۆرتر بینە یەم بەرنامەی ئێمە بنوە بەشداریمان لەگەڵا بکەن. ئەو هاوڕێیانەشی کە ئەیانەوێ مەبەستیانە لەم بەرنامەیە بەشداری بکەن، ئەتوان هەر لە ڕێگەی کۆمنتی یوتیوبەوە بۆمان بنووسن و لە ڕێگەی ماسنجەری فەیسبوکەوە ئاگادارمانکەن لینکی بەرنامەکانیان بۆ نێرین بۆی کەوا بێن ڕاستەوخۆ بە ڤیدیۆش بەشداری بەرنامەکانی ئێمە بن. من پێم خۆشە بەر لەوەی کە بچینە ناو وردەکاری باسەکانەوە ئیجازە بە ینی وڵەت هەبێکە کاکلێر ئێوە سەرنجێکی گشتی خۆتان سەبارەت بەم بەرهەمە هونەریە بڵێن و چی نەو شتانەی کە سەرنجیان ڕاکێشاون و چۆنی بەگشتی بەرامەکە هەڵەسەنیێن. فەرموو. بەڵێ کاک شەماڵ، ئەوەی ڕاستی بێگە ڕاستگۆ بە من زۆرن سێرە و فیلمی هندی بۆ من سەرنج ڕاکێش نیە بەڕاستی زۆر. ئەگەر وا بڵێم دنیای فیلمی هندی من متابعەتی باشم زۆر کەم. ئەوەی لە سوسیال میدیا دەنگایە وای لێکردم سەرنجم بۆ فیلمە بچێ و دانیشم و بیبینم. فیلمەکە فیلمێکی درامی تراژیدیە، ماوەکەی 2 ساعات و 52 دقە 3 دقەیە، بۆ گەورە ساڵانە لە تەمەنی 13 ساڵ خوارتر ناتوانێت ببینێت. ئەم بەرهەمە لە پێشە بەکو کتێب بڵاوکراوەتەوە، دواتر سیناریستەکەی پێم وایە بلیسی پێڵەن ناوەکەی ئەوەیە، ئەو مؤلیف کردێتی بە سیناریۆ و وەکو کاری خراجیشی بۆ کردووە. چەند ساڵێک سەرقاڵی ئەمە بووە، ئەم
کردنی ڕیوایەکە بۆ سینارۆ وەرگێڕانی بۆ سینارۆ ئەمە ئیشی زۆر تیاتر و دەستکاریشی کردەوەکو دەستکاری هوەری ئامانی کردوەکو بازەکرێت چەند وڵاتێک بەشدارە تیای ئەکتەری چەند وڵاتێک تەسویر لە پێمە لە ئەردەن و لە جەزایر کراوە شوێنی تەسویرکردنی فیلمەکان بەش بەدەر لەو بەشەی لە هەندستانە هەیە ئەم فیلمە اینەکەی وازەحە ئەوەی کە سەدایایەوە زیاتر زۆڵمە ئەو زۆڵمە و نابەراباریەکە بەرامبەر کەسانی کرێکاری بیانی لە وڵاتانەی دەکەن پێم وایە تێماکە جوانە قەزەیەکی ئینسانی جوانە ئەوە ئەکری ئینسان ئاوڕ لێباتەوە بەڵام بەداخەوە لە فۆرمێکی هوەری بەڕای منە جوان ناهات یان ناڵم ئەوەی ئەم فیلمە پڕە لە ئیشکالەتی هوەری بۆ من باسیەکەم دیارە من بچە نەزەری منە ڕەنگە خەڵکانی کە زۆر ئەجابیان پێوێ ئیشەکان زۆر پێ جوان دێت چونکە من خەڵکم بینەوە زۆر ئەجابی پێ من وەکو دیدگای خۆم باسیەکەم ئەم فیلمە قۆڵ نییە هەموو تۆ لە سەرەتاوە هەموو شتەکانی بۆ کەشەکە مخریج هەموو شتەکانی بۆ پێش وایە خەسڵەتی سینەمای هندی شەروایە بام زیاتر ئیشی حسیەکەن مخاطبەی مەشاعر و وجدانی تۆکەن ئەو فیلمانەنی مخاطبەی عقل بکەن فکری قۆڵیتیانە ئیشکردنی قۆڵیتیانە زیاتر شتی مۆراڵی و ئەخلاقی وجدانیە قۆڵ نین فیلمی هندی بەعام قۆڵ نییە هەوڵیان لە ستاتیکایەکی هوەریانی مایشێ بکات بەعام ئەمە خەسڵەتی فیلمی بۆلیوودە ئەگەر جایکەنەوە سینەمای بۆلیوود بۆ خەسڵەتانە ناساوە ئیشیشەکە یعنی چونکە بینەرێکی زۆریانە ئەم جۆرە تا ئێوارە تۆ ڕخنەی لێبگری بەس بووە بە نەمتێ لە پێداویست و لە شتی خەڵکی هەندستانیان ئەم فیلمە بینەرێکی هێژگار زۆریە بووە هەر هەندستان لە وڵاتانەیە کە لە هەموو شوێنێکی دنیا بزانم ڕۆژی چاران فیلمونیوە بەرهەمێت پێێنراو من ئاماری هەشتاکان لە بەردەستایە ئەگەر هەموو ڕۆژێ لە هەندستانە فیلمونیوە بەرهەمێت دەست پێم وایە زیاتریش کردوە بۆنەی دیجیتاڵی سێری دەستگا کامێرە و ئەدەواتوانە وەکو تیجارەت لە برەوایە لە ناو هەندستانە وەکو فیلم ئیشی بۆ کرێت بەڵام لە ڕووی ئاستی هوەری بۆ من ناڵم ئاستێکی بەرزی نییە یەکێ لە مشکلەکانە گەر باسی کەم تۆ لە دقی یەکەمەوە مخریج هەموو شتێک بۆ کەشفەکە ئیتر پێویستی بۆ نیە فیلمەکەت بینی هەموو زانی شتێکی کەی دووبارە نابێتەوە دەکەی هەر لە لەحظە یەکەمەوە تا کابرا لە هەر شێوازی گرتەی یەکەم کە کابراە بەش ولاجەیەکی بەڕێزانە قسەیان لەگەڵ ناکە و کوێستان تەعاملیان لەگەڵ ناکە کە خاتە پشتی پیکا بکەویتە تۆزانیم فیلمە بەرەو کوێ ڕازانی ڕزاوەکانی کە چییە هەموو ئەگەر باسی کەینە گرتەی یەکەم هەموو فیلمەکە ئەو 2 سعات و 50 دقی هەموو دووبارە بوونەوە لە سینەمایە لە ئیشی هوەریە هەموو گرتەیەک هەموو دیمەنێک ئەبێ هەر جیاوازیەکیە بێ چی پێڵێن پامێکی هەبێ تاسی ڕووداوەکان بەرەو پێشتر بڕە خڵادێکی تایبەتتری هەبێ لەو پێش بەزەمە هەمووی دووبارە بوونەوەی بەڕای یەکێ لە ئیشە جوانەکان بەڕای من کە من هەزەکەم خەلەلە سەرەتایی دوای کێتە شوێنەکە و هەر لە تایپەکە پێم وایە دەم و چاوەکە پیشانەیە پێ دەڵێ ترەمە ئەم کابرای لە دۆخی ئینسانی دەرچوو دۆخی ئاژەڵیە لەگەڵ بزنەکانە تێکەڵ و لە یەک شوێن ئەم گرتەیە کە لە سەرەتایە دیتر تۆ هەزەکەم سویدیڵێ فیلمەکەی سووتان بۆ تۆ ئیتر هیچی نێشتەوە یعنی تۆ لەوە جوانتر و لەو بەقوتر ناداتێ دوای هەرچی ئیشی کردوەشتی جوانتری تیان نیە بەقەدەر ئەو گرتەیە ئەوە لە شوێنێکی کە وایە بەدەر لەوە نازانم هەر بەردەوام بم پێم بڵێ ئەگەر زۆرم خۆشە ئەو گرتەیە پیشان بم کە بەڕێزە دەڵێ ئەو دواتر لە ناو فیلمەکە دووبارە بێتەوە بەڵێ دووبارە ئەلێرە پیشانی بین بۆی کەوا بینەران زان مەبەستە کاتەوێ باشترە پێکراوە بە سەرەتای فیلمەکەش ینی ئەگەر لە سەرەتاوە کە فیلمەکە بینیتوانە لە سەرەتاوە ئەم لەقتەی تایە لە سەرەتاوە لەقتەی تایە بەڵێ ئەیتر ناڵم دۆخێکە ستایشی چۆن خەسڵەتی فیلمی هندیە لەو بابەتانە ناڵم چونکە قوڵنی ئەو لەحظەی جوانە ئیتر من هەزەکەم هەموو گرتەکانی کەکەیت بەقەدەرەوە خۆنی و بەقەدەرەوە جوانی ناتوانێت ئیزافی کە بکە هەموو چیرۆکەکەش حەدەسی زۆر گەوری تیانێ بەڕاستی هەر دووبارە بوونەوەی زوڵمە و یعنی ئەوەیە تاوە لێکات تۆ لە هەموو کارێکی هوەریە لە ژیانی خۆشمانە بەڕای من تۆ لە هەزەکەی کەویست بەرامبەر کەسێ دانیشی بە بێدەنگی فیلمێسکێ دەڕێژێ ڕەنگە هەزیێتە زیاتر بە ئەوڵەوەی 2 سعات بگری و لە بەردەمی تراو بڵێ یعنی هەندێک شتێ تۆ فعلە درامەکە کردە درامەکە سەرجەمی ئەکوژی کە دووبارێکی تۆ بەهاکەی نایهاڵێت ئەم کابرای قاچێشتێ لێ درێونانەکەی لێستا بێتەوە تر هەموو ئەمانە
ساڵم یەک هەزەکەی ئەو فلیمە ئەکرا بەڕای من ساعاتێ وایە زۆری بوو ڕەنگە هەموو چونکە هیچ درامایەکی گەورەتر و ڕووداوی گەورەتری تیا ڕوونا تا ئەو کاتەی لە کۆتایی ئەگەنە دەرەوە خۆیان ڕزگارەکەن. بەڵام وەک دیقەتە دابێ ینی مەلەلێک دروستەکە لە لای بینەر من کەم هەستم بەو مەلەلە کرد بەڕاستی لە دیمەنی ڕاکردنەکانە لە سەحرا هەستم کرد زۆر درێژەی کێشە بەڵام لە دیمەنەکانی ترا من هەستم بەو مەلەلە نەکرد بە تایبەتی ڕاستە ڕووداوی نیتیانە بەڵام ئەو دیمەنەی کە تۆ ئاماژەت پێدا دیمەنێکی تر هەیە کە شوانەکەی پێشتر کە لەوێ ئەژی و کەسێکی بەتەمەن و پەککەوتەیە دواتر دیار ناکرێ وازانن کە نازانێت بۆ چوە کەسیش پێی ناڵێ هیچ زمانێکیش نازانێت قسەیان لەگەڵا بکە دواتر لە بەرزاییەکەوە سیرەکە کەراچێک داڵ دەورەی یاوە لێی ئەخۆنوانە ئەچێ بۆ لایە سیرەکە کە هاوڕێکەی خۆیەتی لە داڵەکان ڕزگاری کا بۆ ڕێم ئەو دیمەنەش دیمەنێکی زۆر کاریگەر زۆر کاریگەرە کە کارێکەکە کە ئەمیتر تەنها ڕێگایە کە بۆی ماوەتەوە دەرباز بوونە من دیارە ئێمە تقریبا چوینە ناو باسەکانی فیلمەکەەوە من ئەبێ ئەوە لە بەرچاو بگرین کە ڕەنگە هەنێک لە بینەرانی ئێمە ئەو فیلمان نەدی بێ من پێم خۆشە ئەگەر کۆمە بکەی کاگلێر کورتەیەک لەسەر فیلمەکە باسکەی بەرحاڵ تۆزە خۆشی نییە بیسووتێنین بۆ بینەران بەڵام دیارە ڕەنگە بایەخی خۆی هەبێ بۆ ئەم باسی بێگومان منش خەری و بیر لەوە کەمەوە ڕازێکە ڕەنگە کەسێکە بێ فیلمەکەی نبینێ دوو کرێکاری دوو کەسن لە هەندستانەوە لە وڵاتێکی پڕلنا تورێکی جوانە و بەدوای شاگەڕێنیان بۆ سعودیای عەرەبستانی سعودی بۆ ئیش بکەن شتەکانی خۆیانە فرۆشن ماڵ و حاڵەوەی پێویستیانە پارێ پیاکەن بە حساب عەقدیان لەگەڵ شەریکەیە کردووە و لە مەتاڕ بێ چاوەڕێیانەکەن لە فرۆدگایە لە فڕۆکەخانە کەسی لێ نییە کابراایەکی شوانی ژە کابراایەکە نەک بڵێن کابراایشی مەڕووماڵا دەکات بە پیکابێکەوە سعودیەکەویش لەواتی بۆ کرێکار بگەڕێ ئیترانش کەس نادۆزنەوە کابراایە بێەوەی هیچ عقدێکی عملی بۆ کرد بێتن ئەیبات یان با لەگە خۆیان و ئەڵێ وەرن بەشکڵی لە شکلەکانی سەڵالیانەکە استفاتیانەکە ئەیتریان با بۆ ناوچەیەکی زۆر تەنیا و دوورە پەرێز هەموو شوێنێک لەوێ ئایان چەوسێنەوە بە معنای کە لێمە عادێتیانیان مشکلەکە لێرە بە هیچ شێوەیەک پەیوەندی نیە لەگەڵ یەکتریانە ئەممان هەندیەزانن نە ئینگلیزیەزانم توانێت قسەکردن تێگەیشتنیان نیە لەوانە خاوەن کارەکەس کابرای سعودی زۆر هێزگار تۆم و توژ و نائینسانە ڕەفتاری لەگەڵەکات پێشتریش ئەمە چیرۆکێکمان هەیە وەکو باسمان کرد پیاوێکە بەعینە شێوە لەواتێن ئەم پێمانەڵێت چیرۆیەکی هەیە لەوە دووبارە هاوێتەوە کەسێکە کە شوانی بزنەکانە هەمان فۆرم ئەو فۆرمەی هەیە دوایی هەمان کارکتەرکە تازەی ژەکە و فۆرمەکە وەرەبێ ئەو شوانەی کە پێش لەو بۆ ئەم بە شێوە لە شێوەکان و نەبێت دواتر جەنازەکەی دۆزنەوە زۆر و زۆروان لەم نەجیبەکەن ئاوی کارکتەرەکەمان ناوی نەجیب محەممەدە پێم وایە وای لێکای ترە زەکاوی وای لێت ئیتر هەوڵیان ڕابکە و دوای هاوڕێکی خۆی دۆزێتەوە کە پێش تەسلیم شوێنێکی کراوە شوێنێکی کە کراوە هەر لە بیانە بانە بۆ ئیشکردن ئیتر بە ڕێگەیەکی قورس و زەحمەت و دراماتیکی و ئەگەر وا بڵێن ڕۆن و خۆیان دەربازەکەن و کابرا ئاگاتەوە هەندستان و کۆتایی بەمەیە بەس بسەوەڵ تا ئاخر فیلمەکە فیلمێکی تراژیدیە هیوادارم ئەوە بەس بێ ئەگەر شتێکشان فیلمەکەمان نەسووتان بێ یاگە شتێکم لە دەستەوە لە دیسم لەبیرم چۆت تۆتانی بیرم پێیدەکات کۆمەڵێکی بڵێن بە تایبەتی کۆتایی فیلمەکە من لە بڵێن بەنجرای فیلمەکە و لە سیناری فیلمەکە من بە کاریگەرتریە بینم کە بەشتێک لە سعودیەکان ئێستا ئینکاری واکەنەڵێن ئەسڵەن پشتیوە ڕاز نییە وەستەوە ساسی نییە ئەوە ڕوونادا ممکنە کەسێک فڕێندا بێت و استیغلال کرابێ بۆ جۆرەوە چیوەکێکیش باسەکەن گوای ئەشتی وا ڕوویدا و کراوە سەرنجام ئەو کەسە هندیەکەوای لێکراوە بڵێن کەسە تاوانکارەکەی کوشتووە لە کۆتاییە چیرۆژێکی وا باسەکەنەوەوانە بەڵام ئەوەی کە ئینکارێکن ئەوەیە ئەوەی لە کۆتایی فیلمەکەیان تۆ هەموو ئەوە توانێت کاری تاوانکارێک بێ کە لە یاسا بە لە دەرەوەی یاسا تەسەڕوفاتێکی لەم بابەتەی کردووە بەڵام ئەو دیمەنەی کە زۆر بەڕاستی کاریگەرە
کاتێکیان هێنەوە بۆ ناوشار کاتێکێتەوە بۆ ناوشار خۆی تەسلیمی دام و دەستگاکانەکە دووبارە پۆلیس ئەیگرێ لە جێگایەکە دانراون لە هۆڵێکی دوور و درێژە دانراون هەر ئەو نییە بەتەنها کۆمەڵێکی زۆریشن لەو کارگەرانی کە لە کەفیلەکانیان ڕایان کردووە لە هۆڵێکی دوور و درێژادایان ناون و کەفیلەکانیان بەناو کارگەرەکانە ئەگەڕێن و دەموچیان سیرەکەن بۆی بیان دۆزنەوە کەسانی لیان ڕایان کردووە هەندێک لە کەفیلەکان کەسەکانی خوان کە لە دەستیان ڕایان کردووە ئەیانگرن و لەبەر چاوی پۆلیسە داکاریانەکەن دووبارە بە عەداڵەکانیان دەرێن و لەبەر چاوی پۆلیسە لیانە دەنەوەوانە و ڕاپێچانەکەن و ئەیان بن گوایە ئەیان بنەوە بۆ سەرکار و بۆ شوێنی کە عەقدیان هەیە لەگەڵیانە کە ئەم دیمەنە لە ڕاستیە ئەمەیان بڵێن پەردە هەڵماڵینە لەسەر کولی پرۆسەکە ئەنی باسەکە لەسەرەوە نییە لێرەیە فیلمەکە لێرە لە ڕووداوێک و لە تراژیدیای کەسێکەوە کە لەلایەن تاوانکاریەکەوە فرێنراوە و ئیستیغلال کراوە ئەجوێزێتەوە بۆ پەردە هەڵماڵین لەسەر کولی دیاردەکەەوەش دیاردەی کەفالەتە بڵێ کاک شەماڵ ناسراوە ئەوە وەکو باسی کرد ڕەنگە کەسانێکە بەناگەیان پرۆسی کەفالەت لە هەندستانە ئەگەر تیشکی بخەینە سەر یا دواتر تیشکی بخەینە سەر تا ڕادەیەک تەملیکردنی کرێکارە بەداخەوە لە وڵاتانی خلیج ئەمە زۆر دووبارە بۆ پێم وایە ساڵانی سەرەتاش لە کوردستانی ڕووی یابەت پێم وایە تۆزی ستۆپی پێکرا ئەو کەسەیە کە هاتۆ پەسپۆرتی لێستن جیازەکە لێستن تا ڕادەیەک تۆ بەڵگدارەتی دەکرد شکڵێ لە کۆی لە کردیەکی مۆدێرنانە بوو ئەمە بەداخەوە لە خلیج هێزگار باوە پێشتریش ئەمانە ئەم فیلمە هیچی نەکرد بتوانیوێتی و مۆزوع بجوڵێن هەرچەند بۆ کەسانێکی کە خۆی متابع قەزیانە بن تەسەورەکەم من تۆیا کەسانێکە ئەمانەمان پێشتر بینیوە لە فیلمی دوکومنتاریە کاری جوانترین بینیوە لەسەر چەوسانەوەی کرێکاری بیانی بەڕاستی کۆمەڵێ پیشکراوە لەسەر خەلیج هێزگار جوانترین لەم فیلمە بەڕای من ئەوانە فیلمی دوکومنتارین مزاقەتی زیاتریش هەیە دوورە لە خەیاڵی فەنی و هونەری و مبالغەی فەنیەوە ئیشی جوانتر کراوە بەس بەداخەوە بەقەدەر ئەم فیلمە خەڵک سەرنجی نەچوە سەر ئەو لە قانون و ئینسانیانەی کە لە وڵاتی خلیجە بەرامبەر کرێکارانی بیانیەکە یەکێ لەو شتانی کە سەرنجی منی ڕاکێشا لەم باسی ئەم فیلمەیە ئەوەیە کە ئەم فیلمە وازانم لە مانگی تەمموزەوە دەرکراوە فیلمە لە سەر نێتفلیکسیش بووە بەڵام تەنها لە 2 هەفتەی ڕابردووە یاخودووە خەریکە بە 3 هەفتە تەرجمەی عەرەبی بۆ دانراوە کاردانەوەی کە لە بەرامبەر ئەم فیلمەیە زۆرتر هاتوۆتە پێشەوە فیلمەی کردووە بە ڕۆژە بڵێن بۆ سۆشیال میدیاوە بۆ تەئیدکردن لایەنگیریکردن ئیدانەکردن یاخود دیفداخۆشیکردن لە سعودیە و لەو نظامی کەفالەتە ئەم کاردانەوەی لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە لەلایەن کەسانی عەرەب زمانەوە زۆرتر هاتووە وەختێکەیتر لە میسر و لە وڵاتانی تری بڵێن باکووری ئەفریقیا خود لە ئوردون و لە جێگاکانی ترە لە عێراقا ئەمە بوو بە باس و بوو بە قسەوەوانە زۆرتر ئەمە ئەم شتەی جوڵان من وازانم شتێکی ڕۆڵانبارکە پێم وابێ ڕۆژە پێکشەوە باسمان کرداڵێ مەرجی نووسەر یاخود ئەوە کەیتر دەق مڵکی خوێنەر خۆی معنای پێدا و معنای پێبەخشێ من وازانم فیلمەش زۆرتر بینەران معنایان پێبەخشی تا ئەوەی کە کەسانێک ئەم فیلمیان دروست کردووە چ مەبەستێک و چ پەیامیشان هەبووە کە ئەو کاردانەوە یاخود ئەو ڕەتکردنەوەی یاخود ئەو زۆر بڵێن حساسیەتی کە مامەڵی پێکرا لەگەڵ ئەم کەیسەیە نیشانی ئەدا کە تووڕێیەشی پەنخواردووی زۆر هەیە لە ناو کۆمەڵگەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستە بۆ دیاردەیی کە لە وڵاتانی خەلیجە ممارەساکرێتە وەک بەڕێزە ئاماژەت پێدا ئەمە بە زۆرە لە جۆرەکان کۆیلایەتیە یاخود درێژکراوی کۆیلایەتیە سەردەمێک لە سەردەمەکان لە عەرەبستانی سعودیا و لە زۆر وڵاتانی خەلیجە دیاردەی کڕین و فرۆشتنی کۆیلەکان دیاردێکی ئاسایی بووە ئەزانم بەپێی ئەو بزانیارانی کە من بیستمە خوێنومەتەوە تاکو ساڵی 1962 بازاری هەبوو هەر لە ناو مەکەیە وازانم نزیک لە کابەش بووە بازاری کڕین و فرۆشتنی کۆیلەکان و بوونی هەبووە بەڵام دواتر نەتەوەیە گرتوخان یاخود بڵێن کۆمەلگای نێودەوڵەتی و ئەو ڕێکخراوانەی کە بڵێن دژایەتی کۆیلایەتیەکان و وەکو ئەرزانی لە یاسای نێودەوڵەتیا کۆیلایەتی قەدەغێ و بڵێن تحریم کراوە تەجریب کراوە
ئەوانە فشاریان گوشاریان هێنا بۆ عەرەبستانی سعودی کە ئەم بازاڕە دابخاوە ئەم کڕین و فرۆشتنی کۆیلەیە کۆتایی پێبێنێ تعویزەکەی و جێگرەوەکەی بەڕاستی ئەم نظامی کەفالەتە بوو کە هیچی کەمتر نییە لە کۆیلایەتی و بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندی بینی کارگەر و خاوەنکارە خاتە دەرەوەی یاسا ینی یاسا ئەسڵەن هیچ کۆنتترۆڵێکی بەسەر ئەو نظامی کەفالەتەوە نییە کە فیلێکە پاسپۆرتەکەی گرتووە ئەتوانێت هەموو شێک بەسەر ئەم کەسیابێ ئەم کارگەرەیە بێنێکە لێرە کارەکە دیان ئەوش باس بکەین کە لە ساڵی 2021ەوە پرۆسی ئاڵوگۆڕی یاسای کەفالەت دەستی پێ کردو ساڵی 2022 کۆتایی هاتووە ئێستا بە جۆرە لە جۆرەکان ئەو کەفالەتە بۆ معنای ڕابردوو نەماوە کارگەرانێکە کەفالە دەکرێنەوەوانە بە گوایە لێ بڵین لە ناو پەرانتێزدا بڵین ئازادترن لە جاران بە جۆرە لە جۆرەکان توانین ئیشەکانیان بگۆڕن بە ڕازامەندی خاوەن کارە پێشۆکان کەفیلەی پێشویان ئەتوانن بڵین کاری خۆیان بگۆڕن فەرز نییە بەسەریانەوە کە جوازەکانیان بن بە کەفیلەکانیان ئیلا و ئەگەر بێت و ئیلا ئەوەی کە ئەگەر بێت و خۆیان ڕازی بوو بن لە بینیەکە کە ئەم کارە بکەن کەیتر معلوم نییە بۆچێ کەسێک ڕازی بێ پاسپۆرتەکەی خۆی بە کەفیلەکەی بەرحاڵ هەموو ئەمانە لەم بابەتەوە هەنووە ئەم دەنگدانەوەی خودم کاردانەوەی کە ئەیبینین لە ڕاستیە ڕنگدانەوەی ڕەتکردنەوەی کۆمەلگاکانی خۆرهەڵاتی ناوەڕاست و خەڵکی ئەم ناوچەیە بۆ ئەم دیاردا ناشرین و کێزە و نەکە بەڕاستی کۆیلایەتێکی مۆدێرن. بەڵێ بسە لەسەر کاک شەماڵ ئەم فیلم ڕەگەزپەرستی هەیە توانیوێتی دژی سعودیەکان ئیشکات ئەوە زۆر سعودیەکان دنیای ئیسلامی تووڕەکردەوە تا ڕادێک من نەیبینم پیان ناخۆشە من تەسەورێکی ئەم فیلمە من بە هیچ شێوەیەک نایبینم ئەم فیلمێک بێت ئاراستی سەرجەم سعودیە کرابێ ئاراستی سیستەمێکی کارکردن کراوە دوورە لەوە بەڵام ئێمە تاین تێبگەین لە کۆمەلگە داخراوانەیە بە کۆمەلگای کوردیشەوە لەو شوێنانی کە مێژووی هوەر و کاری هوەری تێگەشتێکی خۆڵیان بۆ نیە ئەمانە زۆر ڕێوە ئەمە لە کوردستان دایان نمونەی وامانە ئێمە ساڵەکانی 2000 چەند 2000 وەگە هەڵەنە بەم نەودە بوو زنجیرە درامایە کرا و نزیکەی 15 حلقە بۆ خۆیان پێوە مەشغوڵ کرد و هیلاکی زۆر و ئەکتەرێکی زۆر و ستافێکی زۆر هەر حلقەی یەکەم و دووەم مەلایەکی تیابوو دەورێکی نەرێنی هەبوو مەلاکان تووڕەبوون و تیانەمە تەشوی مەلایە و ڕایان گرت یعنی هەموو شەکان لەو ساڵانی کە هەر لەسەر درامایە سالار سوڵتانێکی کە لە بەڕای من دەرهێنەرە باشەکان درامایەکی کردبوو لەسەر قەزڵی ئەنفال بێوژنێکی ئەنفال علاقێکی شەق دروست دەکات لە دراماکە ئەوش دوو حلقەی لێ پەخش کرا و ڕایان گرت خەڵک تووڕەبوو لەم کۆمەلگا تا ڕادەیە کە دەست و پەنجیان لەگەڵ هوەر نازان و لە ڕەهەندی هوەر و لە تێگەشتنیان بۆ هوەرنی ئەمانە ئەکرێت تێگەشتنی ێژگار ڕەڵی تۆکرێ بەداخیشەوە دایمە هوەرمەند زەڕیبەکەیەوە یاوە ئەمانە کەم نین لە دنیای ئەوە عەرەبستانی سعودی لەو بابەتاناڵە تووڕەبوونێکی زۆر هەیە تەسەورەکەم فیلمەکە بە هیچ شێوەیەکەوەی باسی لەسەرەکەیە ڕقی لە سعودیە بێ و ئاراستی سعودیەکرابێ وانە تێگەشتانە زۆر ساویتەن بۆ هوەر نا بە تایبەتی لە دوا دیمەن یاخود دیمەنی ڕزگاربوونی نەجیبە سەرنجام کاکەوێتە سەرجادە زۆرێک لە ئەو سیارانەی دەستیان لێ ڕاگرێەوە چێتە بەردەویان و پێشیانەوەوانە بۆی ناوەستن بەڵام دواتر سیارەیەکی زۆر بڵین پاک و تەمیز و ڕێک و پێک و کەسێکی زۆر خۆشتەوپەرداغ بۆی ڕاوەستێت و دەگاتی بۆ کاتەوە و ئەڵێ جۆ بە پیسی و بۆ بۆنی ناخۆش مەدە و قەی ناکە من ڕزگار دەکەم وەگەێنمە شار و گەێنێتە ڕیاض دەگەێنێتە یعنی ئەوەش کە بەشێکە لە هینجا ئەوەش هەر سەرنجڕاکێشە کە بڵێن بەرهەمهێنەرانی ئەو فیلمە بە دەرهێنەرەکەیەوە بە تایبەتی ناچار بوون هەر لە لەختەی یەکەمە ئەوە بنووسن کە ئەم فیلمە بۆ بەدناوکردنی هیچ دەوڵەتێک و نەتەوەیەک و گروپێک و ئەوانە دروست نەکراوە نەبووە بەڵام حقیقەتەکەی ئەوەیە ئینسان ناتوانێت خۆی لەوە ببوێرێ یاخود مەسەڵەن تۆ موسڵمانێکی پێ وایە کە لە عەرەبستانی سعودی ئەوە مەذهبەی هەیەە مەذهبێکی ئیسلامی 24 عیارەیەوە بەشێکی زۆریش لە سەلەفیەکانی کوردستان دیارە هەر لەوێەوە ئاوەخۆنەوە لەو سەرچاوی ئاوەخۆنەوە بەڵام بە درێژایی چەند سەدە
ئەوە هیچ کە کۆیلایەتی هەبووە کۆیلایەتیش بە زەخت و فشار و گوشاری کۆمەلگای نێودەوڵەتی کۆتایی پێ هاتووە نظامی کەفالەت هیچ کاتێک لەلایەن ئەوانەوە کە مفتین و کە نوێنەرایەتی دام و دەستگا ئاینەکانەکەی لەلایەن هیچ کام لەو نوێنەرانەوە بە حرام بە دژی ئاینی ئیسلام بە دژی بڵێن قیەمەکان و بەهاکانی ئاینی ئیسلام ناوزەت نەکراوە هیچ کاتێک داواکاری لەلایەن ئەم گروپۆ بۆ گۆڕینی ئەم نظامە نەبووە و ئەم نظامە بە ئاسایی لەبەر چاوی هەموو ئەو بڵین پیاوانی شریعەتەوە وانێکەوە داکۆچی لە شریعەتەکەن و دەرکەوتنی تاڵە قژی ژلێک ئەوانە بە تاوانێکی زۆر گەورە و قوبول نەکرا و تاوانێک بەرامبەر بەخوازانن بەڵام کۆیلەکردنی ئەو ئینسانانەوە مامەڵەکردنیان بەو جۆرە و ئەو نظامی کەفالەتەکە ڕێگەی بەمەداوانە هیچ کاتێک جێگەی ڕخنیان نەبووە و ئەوان بەڕاستی لە فیکەی خۆیان تێگەر بە ئاوا بڵێن ینی وەختێک ئەم فلیمە ئەبین دێتەوەوانە ئەم کاردانەوەی ئەوەیە هەموو کە دەتوانێت یەخەیان بگری ئەوە لە چۆن ئەم هەموو ئیسلامە و ئیسلام دیانەتی پارێزگاریکردن لە مافەکانی مرۆڤ و ئیسلام پارێزگاریکردن لە شخصیت و کەرامەتی ئینسانە و ئینسانەکان لە ناو ئیسلامە جیاوازیان لەگەڵێکانی ئیلا بە تەقوا و ئەوانە دێمە نەجیبێکە مسلمانێکە لە هندستانەوە هاتووە بەدەستی مسلمانێکی تر بەبەر چاوی ئەو نظامی کەفالەتەوەکەیەوە قسێکتان لە بەرامبەرێنی ئەمەی بەسەرادی یانی ئەم پرسیارە ڕوبەڕوویانە بێتەوە بۆ و کاردانەوە شووەدا بەڵێ کاک شەماڵ ئەگەر شی کە بڵێم مناڵم دیوە ڕخنەکانی خۆم لەسەر فلیمەکە باس کرد بەسازەکەم دیوێکی کە هەیە کە بۆ من جوانە یا منەمەوێت جوانی کەم نازان بە خوێنەوەی من کەوتو نازان خوێنەوەی خەڵکی کاکەیانە تۆ ئێمە بەرداوامی دوو جەمسەری ئەوەی بینی دوو جەمسەری کێشمەکێش و سراعەکەیە نەجیبە لەگەڵ خاوەن کارەکە بەڵام ئیخراج و حیوار زۆر جار پێماوانەوە لەو شوێنە کەسێکی کە بوونەوەی شتێکی کە هەیە کە خوایە یعنی بە بەرداوامی قسەکردن لەگەڵ خوایە نەجیب هەندێک جار فۆرمی پێغەمبەرەکانمانایەتێ بە تایبەتی لە شوێنێکە بەدارەکەەوە سێ ئیسا موسا و بیرەکەوێتەوە کە ئەوێ لە بەحرەکە پەڕێتەوە یعنی ئەمە ئەگەر مە بەزدارانە کردوێتیانەی کرد بە جوانێکی کیا بڕاستی تۆ لەم کێشە دایمە گومان یا ڕوبەڕووی خواوی تۆ لەکوێ ئەم زڵمە بۆ قوبڵەکەی ئەم هێڵە غیر مباشریشی کردن پێم وایە بۆیە نەجیبیش مسلمان بۆ مەسەلەن بووی چی پێڵێن سیغێکی نەیەناوە ڕەنگە جوانێک لەوای هەبێ بەڕای من جوانێک لێ هەبێت کە ئەو پرسیارە گەورەی ڕوبەڕووی ئیلاهە و خوا ئاکاتەوە ئەوە دیوێکە بەڕای من تۆزێک بەنهێنی دوو لە قسەی خۆشیشی تیا لەو بابەتەوە بڵێ بەردەوام بەخش بڵێ یعنی زۆر جارەوەمان بیرەکێتەوە ناڵم بە بەردەوامی و گومانە دروستەکە لەو هەموو غەدات تۆ خوا لەکوێ بە بەردەوامیش قسە لەسەر خوا ئەکرێن بوونیە ئەلێ پاڕێتەوە لە شوێنێکاڵێ تۆ لە شوێی بە شوێنێکا بە ئاشکراڵێ تۆ لە شوێی بڵێ قسەکەی نزیکە لە حیوارەکەی مەسیحەوە کاڵ لە خاچێنڵێ بۆ تەنیاتکردن سەر لێ بەرزەکاتەوە یعنی ئەمە جوانێکی تیا بەڕای من ئیتر بەر بۆ خەڵکێکی ڕەنگە دیندار بە شێوی کە تەفسیریکە بەس بۆ من ئەو پرسیارە گەورەیە لەو زڵمە ئەو لەکوێ جوانێکی تایە بەنهێنی و شتێکی هوەریشە تا ڕادێ لە دوو موقعی تریشە شتێکی سیر نیشانەدا لە دوو جێگایان نوێژەکەن لە سەحرایە لە شوێنێکە کە نوێژەکەن وانەوە بووماریان بۆیەتە دەرەوە لە ناو لومەکەەوە یەک کۆماری زۆر دیمەنێکی زۆر ترسناکە ئیبراهیم کە ڕێنیشان دەریانە حەکیم ڕزگارەکە بەڵام دواتر بڵێ نەجیب ناچارە بێ لێ ڕابۆ سێمارەکان بەسەر قاچی ڕۆن و لەو دیمەنە ترسناکە ئەو لە کاتی نوێژی شایە ئەمە ڕووەدا جارێکی لە کاتی نوێژایە دووبارە یەک گەردەلولی گەورە ڕوئەدا بڵێن ئاسیفەیەکی ڕەملی زریانێکی خۆڵ ڕوئەدا کە خۆڵبارینێکی گەورە کە ممکنە لە بینیان بەرێ یعنی لە دوو جێگاش تا باسی ئەوە کات کە هەموو ئەو نزا و پاڕانەوەیەکەی کەن بۆ خواوانە لەواچێ نەتایجی عکسی وێ لە جاتیەوەیەوە نەتایجێکی بڵێن ئەوەی کە دڵخوازی خۆیانە بۆیان بێتە پێشەوە خۆی ڕەنگە لە مێژوی بە شەرێت تا زۆر جار حادیسی گەورە یا خەڵک بەرە و دینداری و خواپەرستیە بە بەڕاستی بەرە و ئیلحادیە بە ناڵمە فلیمە ئەم گەڕێنێتەوە نازانم بۆ لینکێک مەکە ئەو سەردەمانی کە لە
لیشبۆنەی پرتۆغال پێم وایە 1400ەکانە زلزالێکی کێژگار گەورە خەڵکی کێژگار پیاگەچێ لەو عەسرا یعنی سەرەتای ئیلحاد بوون لەو عەسرا زۆر لە ئەوروپا دەستی پێ کرد خەڵک زۆر گومانی لێوە کە ئەم هەموو منداڵشتە بۆ کوژرا خوا لەکوێ بوو پرسیارکردن لەسەر وجودی خوا بوونی خوا لەو قۆناغەیە زۆر دەستی پێ کرد لە کاتی تاعونەکان و ئەوانەی ئیسپانیا لەو ساڵانی ساڵ پێش ئێستا تاعونە گەورەکانی ئەوروپا لەو سەردەمانەیە خەڵک زۆر پرسیاری لەبوونی خوا کرد وجودی خوا ئەبێ مەفهوم لەبوونی خوا لەکوێیە بۆ بەردەم خەڵکەوە نایە ئەم فیلمەش گرێدانەوەیەکی ئەگەر بڵێ یا هوەری یا شەرمنانەیە سنۆکانە گرێدانەوەی تێرکایە تاینەوەی تیابەتی بکەین ئێمە هەندێک پرسیارمان بۆهاتوە لەلایەن بینەرانەوە ڕەشید پرسیارێکی ناردووە سەبارەت بە ڕۆڵی ئیبراهیم کەمتر سەرنجی چووە سەر لایەن بینەرانەوە ئەنی بینەرانێک کە فیلمیان بینی و فیلمان بینیوە ڕۆڵی ئیبراهیم کەمتر سەرنجی چۆتە سەر من شتێکمە لەسەر برایم ئەمێ باسی کەم دواتر بەڵام لە درێژەکە ئەڵێ لە کاتێکدا نمونەی ئینسانی نیشاندا کە کۆمەک و یارمەتی بەرامبەر حەکیب و نەجیب کرد پاشان ئیبراهیم چی بەسەر هات یعنیەوە دیار نییە کە ئیبراهیم چی بەسەر هاتوە کە دیارە بەپێی فیلمەکە بێ ئیبراهیم خۆی شاردۆکە ئیبراهیمێکێکە لەوانەی کە لە کەفیلەکە ڕزگاری بووە خۆی ڕزگار کردوانە وەڵام خۆی شاردۆ و خۆی دەستی نەداوەتە دەستی دام و دەستگاکان بەڵام بەڕاستی پرسیارێکی شە و ئیبراهیمە بۆچی کاتێک کە نەجیبی گیانەوە سەر ڕێگا ئەو شەوە ئیتر ئەو بەجێ هێڵێت دیار نامێنێ وەلا هیچ شوێنێک لە هیچ جێگایشی تری فیلمەکە ئاماژەش بە برایم ناکرێت بە شەرتێ بەمەرجێ ئەگەر برایم نەبووە حتمما نەجیب نەیەتوانێت ئەو ڕێگا دوو درێژە ببڕێت و بگاتە ئەو شوێن بەڵێ ڕەنگە بوونی بوتڵاوەکە بۆی دانابێت ڕەنگە برایم خۆی ڕزگار کردێ بەس نویستێ مێژوی خۆی بەستێتەوە چارەنووسی خۆی بەستێتەوە بەوە ئەو فیلمەکە پێمانەڵێت چونکە خۆی دەریتۆڵی ئەو لە دەست کەفیر ڕای کردووە و خۆی ملحقی قانونیە ئەکرات بۆیە ڕەنگە تا سەر ڕێنیشەندەری ئەوان بۆ ڕزگارکەری ئەوان بووە بەزیتر تا ناو شارەکە ئەو نەچوو فیلمەکەومان پێڵە بوتڵ دیسێ ئاوەکەی بۆ دانابوو کە ئاوی تێکرا بوو لە مێردەکە ئاویان دەستکەوت بوو ڕەنگە تەرجومەکەەوە بێ زیاتر دەرهێنەرەوەمان پێ بڵێت کە برایم هەر ڕۆڵەی جاوێ ئینسانەکە خۆی بینەوەی تر تاوێ کابرانی زیگجاتەکە چۆ خۆی لێون کرد من وای تێگەم ڕەنگە ئەو بوو بێ ڕاستە بەس بە شوێنێکی کەشە ینی شتێکە بوو لەسەر برایم کە کەمتر من لە هیچ جێگایەکە نەبینیوە ئەو سەرنجە درابێ حەکیم کە ئیبراهیم بە نەجیب ئەناسێنێ ئەڵێ ئەم کەسە توانێ ئێمە ڕزگار کاوڕێ نیشان دەرمان بێ لە سەحرایە ئەو هەموو ڕێگاکان شارەزایە یەک جوولە بەکارێنە ڕستە بەکارێنێ ئەڵێ ئەو وەک موسا وایە ڕزگارکە ئەمە طبعا من نەبینیوە نەبیستووە کەس لەسەر ئەم جوولەیە قسەی کرده بێ ئەمە ئیشارەتێکە و ئیحاەکە بۆ ڕۆڵی موسا لە دەرهێنانی کۆیلەکانی بڵێنەکان لە میسر و دەرباسکردنیان بە سەحرای سینایە و گەیاندنیان بڵێ شەلیمی و فەڵەستین بە فەڵەستین بڵێ بە فەڵەستین ینی ئەو کاتە ئەم بە جۆرێک دووبارە ڕۆڵێک لێرە ئەبینێتەوە بۆ ئیبراهیم کە من هەستەکەم ئەمە بێ پاشخان نییە بەرحاڵ دیارە ممکنە ئەمە ئەو کەسانەی کە فیلمیان دەرکردووە وەک بڵێ لایەنی دینی و ئەوانی خۆیان بڵێن وا دیارەکە مەسیحی بن ئەم جوملەیە لێرەیە منی ڕاوەستانێ ئەمە مەبەست چییە لەمە بۆ وەک موسایانی ئەم وەکۆی کە چیرۆکی موسا چیرۆکیشی ڕاستە دیارە هیچێکە لە حکایەتەکانی ناو بڵێن کتێبی پیرۆز و کە دیارە لە قورئانیش ئاماژەی پێکراوە نەک بۆ تەفسیراتی لە هینا هەیە بەڵام ئەمەش ئەم ئاماژەیە بۆ من جێگەی سەرنج بوو بەڕاستی بەڵێ برایم وەکو فرات ڕستێک بووانە کەسێک ئەوەی کەم تا زۆر ناڵم دەرهێنەر زۆریشی لەسەر نەکرد بە زۆری تۆیان بکەن کەسێکە ئەنتی سیستەمە لە جێر دەسەڵاتی سیستەم و کەپی ڕای کردووە وەکو فریاد ڕزێکی ئەوانە کەسێکی پێچێکە مادام ڕێکانە مشارەزای لەوە برایم دەمێ بێ لەو ناوچەیە بێ ورد و دریشتی سیستەم و زوڵمەکان بزانێ بۆ یارمەتی ئەمانە دەرهێنەر زۆریشی لەسەرەوە نەکرۆگەر خۆمان خوێنەوەی بۆ بکەین خۆمان دیمەنەکان بەستین بەیەکەوە حیوارەکان بەستین بەیەکەوە ئەوی لە دروست بێت
بەرحاڵ سەرنجێکی کەش هاتووە ڕێکی تر لێرە نووسێتە لە جوانترین مەشەر لەم فیلمەدا ئەو بەشەیە کە کاتێک دەیەوێت ڕابکات و شوێنەکە بەجێ بێڵێ حشتر و مەڕ و بزنەکان تێر دەکات لە خواردن و وەکو هاوڵێکی خۆشەویستی خۆی بە چای پڕخۆشەویستی بەجێیان دێڵێت. طبعا ئەو ارتیباتەکە دروست بووە لە بینی نەجیب و حشتر و حیوانەکان ارتیباتێکی زۆر سەیرە زۆر جار هەستەکەی لە دیمەنێکە هەستەکە حیوانەکان هەست بە ئازاری نەجیبەکە. ئەوانی کە ڕیوایەکان خوێنەوە ڕۆمانەکان خوێنێتەوە نەجیب لە لەقتەیەکە لە جێگایەکە باوەش بە بزنێکی کاریلێکی پشکۆلەیەکە ئەوانەی کە ڕۆمانەکان خوێنێتەوە ئەڵێن ینی باسێکە لەسەر ڕۆمانەکە کراوە جیازی لەگەڵ فیلمەکە ئەڵێن ئەو کاریلەیە نەجیب ناوی مناڵەکەی خۆی لێناوە نەجیب چاوەڕوانی ئەوەیە کە مناڵی ببێژنێکی بارداری بەجێهێشتووە کە ستی هەیەەوە خەریکە مناڵەکەی بە لە مانگی هەشتەمایە بەجێ دێڵێەوە کاتەوە ئەزانێکە مناڵی بۆ ناوی مناڵەکەی خۆی لێنێ ئەو مناڵی کە ئەم بەتەمایە ببێ ناوی ئەو مناڵی لێنێ و لە ڕۆمانەکەیە بڵێن سەرکارەکەی یاخود ئەو کەسێک کە فڕانگوێتی ناچارێکە کە ئەو کاری لێ سەر ببڕێ کە ئەوە دیمەنێکی زۆر زۆر تیژ و تومە و بەرحاڵ یعنی زۆر بەڕاستی دڵتەزێنەوەکەی نەباشەکە نەهێنراوەتە ناو فیلمەکەەوە هێندەی تر سیناریۆکەی سەخت و دڵتەزێنەکە بەڕاستی اینجا ئەمە کە ئەم دیمەنەکە باسیکە ئەم ئازیزە کە بە ناوی گرافیک دیزاینەوە ناسان حاڵ ببەخشەکە ئەو ناوە هاتووە گرافیک ئەم دیزاین بەرحاڵ ئەو سەرنجێکی زۆر خەلە و پەیوەندیەکە باسمان کرد پێم وایە کاشەوە سەرەتا باسمان کرد وتوانە ئەو دیمەنی لەگەڵ مەڕەکان نەخواتەوە یەکسانە بەوان ئەو دیمەنی کە ئەو بەڕێزش باسیەکار هەماشتە دووبارە بوونەوەیە ئەم لە ئاژەڵەکان نزیک بۆتەوە زیاتر احساسی بەوانە لەگەڵەوان زیاتر تێکەڵێ تا ڕادەیەک چۆتە جەوی ئەوانەوە تا ڕادەیەک خۆی لەوان بە نزیکتر زانانی وەک لە ئینسانەکان ئەوانە ئەگەر قسە لە سەرانەکەی وایە یەکێکە لەو دیمانانەی کە نەجیب پێدەناسێنێتتر ناڵێم شکلێکی کابراایەکی بەری ئاژەڵ دۆستی ئینسان دۆستی ئەوانی بە هەموو شێوەیەکی نمونەی ویسێتی جوانی بکە بەداخۆ فلیمی لە کاڵم فلیمی بۆلیودی فلیمێکی هێزگار سادە و ساکارن دایمە یەک شتەکان و حادین ئەو ئانن یا خراپە یا باشە یان یا شەڕەیە خێرە ئیترۆنیە لەو بینە هیچ شتێکەکەی نییە هیچ شکردێکی ئەوە ئەم کابرا تا سەریسقان باش و زوڵم لێکرا و دەسە پاچە و ساویکەیە ناڵم ئیتر مەجای هیچی تێ بۆ نێشێتەوە من تۆ هەزەکەم ئەمانە شکڵێ لە مبالغەیتایە ئەو مبالغانی کە چیکەڵ مقنعکەر نین بۆ بینەر من وایە بینەر مقنعکەر نین ئەکری قوڵتریش لەسەر کارکتەرانەکەی بەڵێ یەکێک لەو دیمەنانەی تر ئەم دیمەنەیە من بێ خۆشە سەرنجی تۆ لەسەر ئەمە بزانم دیمەنێکی کەمێک درێژە بەڵام بەڕاستی بەلامەوە من زۆر زۆر سەرنج ڕاکێش بوو پێما سەرنجی تۆشی ڕاکێشا بەڵام ئەگەر پیشانی بین لێرەیە لێرە هەست بە شتێکەکەم کە پێم خۆشە لێرە باسی بکەم ئەم تعبیرکردنە لەم دۆخی کە ئەو تایەتی و پەیوەستکردنەوەی کە بە هیندستانەوە بەو ئاوە کە ئاژێت و ئیژێڕێتەوە هەستەکەی کۆنتراکسێکی دروست کردووە وەک تۆ باسێکی توانە بەڵام هەر تەنها لەسەر سروژ نییە لێرەیە قسە لەسەرەوەی وایە نەجیب لە وڵاتی خۆیان لە هیندستانە و ئەمانە تەنها شتە جوانەکانی لەبیرە وەک ئەوەی کە نەجیب جگە لەوەی کە هەژار بووە لەوێ و هەژاری شەستەکەی وەکو چۆنە و ڕووبارە هەر باران دروستی کردووە نیە باران و باریوە بەسەر هەموو کەسە نە هۆکارێکی هەیە نە دەسەڵاتێکی لە پشتەوەی نە سیستەمێکی لە پشتەوەیە نە مەحرومکردنێکی لە پشتەوەیە نە سزادانێکی خەڵکێکی لە پشتەوەیەکە لێی هەڵگەڕێتەوە نا قەهرێکی لە پشتەوەی شتێکی لە پشتەوە نیە هەر ئاوای خەڵکی هیندستان هەژارن بۆ هەژارن معلوم نییە ئەم هەژاریە پاڵی پێوە ناوە بێ بۆ سعودیە لێرە زوڵم و زۆر و چەوسانە وستەم ئەبینێ بەرهەمهێنەرانی ئەم فیلمە یا پێم وایە تەنانەت ئەوانەشی کە ڕۆمانەکەیان نووسیوە بەڵام بەگشتی چی وا لە نەجیب و نەجیبەکانەکە کە تەحملی ئەو دۆخە نالەبارە بکەن کە لە سعودیا هەیە بە ملیۆن ملیۆنیان ئەچن بۆ ئەوێ لە دۆخیشی ئاوایە کارەکەن ئەمە تەواوی ئەم سیستەمەی دنیا لێی بەرپرسیارە لەوانش کە لە هیندستان هەن
ئەو سیستەمە لە هندستانیشا زۆ باشتر نییە لە سعودیە لەوەی کە بڕوات لە 20 ساڵی ڕابردووە سێری ژیانی بەتایبەتی ئەقلیەتی مسلمانی ناو هندستان کاوانە ئازانەیە کە ئەو مستەمەی کە مسلمانان بە خاتری مسلمان بوونیان لە هندستانە بەدەستەوە ناڵێنێن یاو تەبلیغاتە ڕاستیستیانەی کە مودی کا بۆ نمونە مودی کەسێکی ئەوە چەند 26 ساڵە سەرۆکوەزیرانی هندستانە کە کەسێکی بەبانای کەریمە فاشستە کە داوا لە مسلمانەکانەکە ئاڵێ ئێوە ئەسڵان خەریکن مناڵ زۆرەکەن مناڵتان زۆرە بێتەوەمانە هندستانتان تێکداوەوانەوە بێ هندستانتان لێ پاک بکرێتەوە ئەمە ئەو پەیامەیە کە دەسەڵاتی هندی ئەنی نەجیب لەوێ مسلمانێکە بەڵام لەوێ هیچ هەست بە هیچ چەوسانەوەیەک ناکات تەنها دیمەنێکە بینێ و دیمەنە جوانە سروشتەیە یاخود دواتریش کاچێتە ناو دوای دیمەنەی تر لە ناو ئاوایە و مەلاکا و خۆشەویستەکەی بیرێتەوە هەموو ئەو زیکراتە خۆشانی وەگیرێتەوە بەڵێ کاک شەمان ناڵێن لە بۆلیوودا لە سینەمای بۆلی مبالغەیەکی لە حد زیادە ڕۆی لە مبالغەی هونەری و ئەوانەیە هەموو وەزانین فیلمی هندی بۆ ناساوە ئەم لە حەزەیە کە من پێم جوانە حەزەکەم زۆر جار لە زۆر کلتوری وڵاتان و نەتەوەیە گێڕانەوەی چیرۆک بۆ ئاو هەیە تۆ چیرۆک خەو بۆ ئاوا گێڕیتەوە من تەسەورمە کرد کە لە حالەیە بوومەوە وتم نەجیب لە بەو غیر ئەو مردنەی و ئەو عەزیەتدانی قۆناغەتوانکی پیاکێتێن بۆ ئاوەیە ئەگەر چیرۆکەی نەرێتەوە بە وڵاتی خۆی ئەوە لێنکێکە ئەمان بەسێتەوە من ئەحساسم تا دروست بوو ئەم کوڕاکەی ڕزگاری بێ ئەم لەو لەحظاتەکەی ئەم لوغە سینەمایە کاوا جوانە لەو لەحظەکەم نەڵێن ئەوە لەحظە جوانەکە ئەحساسێکی دایاتێ ئەم تەحویلە جوانە ئەم زمانە سینەمایی کە لەوێ بەکارەوە تۆ ناڵم بەداخەوە لە کۆی 3 ساعاتە زۆر کەمەی بینی هەندێک ناڵم هەندشتی جوانی تیاپێ لە سەری هەڵەسەکە بە زۆر کەمەی بینی پرسیارێکی کە هاتووە گۆران هەڵەبجەیی ئەم سڵاو لە کاکشەماڵ کاکتێر دەپرسم مەبەست لە هەڵبژاردننی قوڵایی بیابان وەک چەقی ڕووداوەکان مەبەست لێ چییە بە مەرجێک یەک چڵی جای تێدا نییە و لە شارەوە خواردن و ئاویان بۆ دەهێنن ڕەنگە هەر نەگەوە زیاتریش هەزەکە من بەستنەوەی بۆ مەفهومی کەلتوری بیابان ئەمە عقلێتی بیابان عقلێتی ئەوەیە ئەیشی لەسەرەوە کردو مخریجەکە ئێمە ئەومان بێر نەچی ئەو لەحظە یەکەمیش ئەگەر هەر گرتەی یەکەمی وردە زیخەکان چ نەهامەتێ دروستەکە فلیم یەکەم شت بۆ هەندێشتی وردەتەوە زانی وردە شوشەی لەمەکانە کامێرە زومی هێژگار گەوری ئەو جوڵەیە ئەوەش تا لەحظەیەکی هونەریە کاڵە چێوە بێ بۆ گەردو لێ لای بینین پێ دەڵێ بە بەردەوامی شێواندنێک لەم شوێنە هەیە بە بەردەوامی شێ وە لە ڕاستیەوە ئاماژدارانەکە لە شار وەدەری تۆ کاگۆرانەڵێ بستێ سەوزایەتیانێ لە فوش و پەڵاشی لێەوە بۆیان بەزی ئیشەکە ناڵم بەستنەوەی بە کللتوری بیابانەوە ئەوەی ئاماژدارانی شتێکرە تەسەورەکەم بێ ئاگایی نەبوو نابێ ئاگایی نەبوو بەڵام ئەوە شتێکەکەی سەرنجە کە ینی بڵێن سین و ئەو شانۆیی کە ئەم بڵێن قاهر و ئەم زوڵم و ستەمەی تیان مارەساکرێوانە دوورە لە شارەوە دوورە لە چاوی دەسەڵاتەوە دوورە لە چاوی پۆلیسەوە دوورە لە چاوی یاساوە وەک بڵێ ئەمەی کە لێرە ئەکرێەوەوانە بەو معنایە هەتا کۆ جێگایی کاکات ئەگاتە ناو شار دواتر و لە ناو دانەکەیا بێ هەموو ئەمە ئەتوانێت وەکو حاڵەتێکی فەردی و بە جۆرێ لە جۆرەکان فێڵکردنێک و تاوانێکە ممکنە لە هەموو شوێنشتری دنیاە ئەنجام ئەنجامەدرێ ئەنی من وا ئەزانم کە نظامی کەفیل زۆرتر لەوانەیە لە ناو شارە مەساویەکانی دەرکرێت یاخود خراپەکانی دەرکرێت تا ئەوەی لە شوێنێکی دوورە پەرێزی دەرەوەی شار و ئەوانە زۆرتر لە ناو شارە لە ناو بڵێن ماڵی دەوڵەمەنەکان و چینی باڵای سعودیا توانی دەرکرێت قسە لەسەرەوە هەیە راپۆرتی وا هەیە ساڵانە چەندین لە خزمەتکارەکانی ناوماڵەکان بە سکی پڕۆسنەوە بۆ وڵاتەکانی خۆیان وانە تادای جنسیان لێکرێ بە زۆرێک ینی زەوتەکرێن لە ڕووی سێکسیوانە بەبێ بتوانن داکوچێک لە خۆیان بکەن دیفاعێک لە خۆیان بکەن کە ئەمە حقایەتێکی ئەم سیستەمەیە کە کەمتر لێرە تۆ لە ناو سەحرایە توانی بیبینی لە ناو سەحرایە بەچۆ جاری وا هەیە ینی خودی کاڵێ ژیانی بزن مەسەنە ژیانی ئەو کەسانشی کە لەوێ ماڵدارن و گوایە خاوەنی ئەو حشتر و ئەو بزن و
بەرخانە خۆشیان ئێوانی زۆر باشتر نییە لەمانە و تەپ و تۆز و خۆڵ و خاشاکەی کە بە سەرچاوی ئەماناچێ بە سەرچاوی ئەوانی شاچێ ینی هەستەکەی ئەوانەش بۆ خۆیان بەشێکن لەو بێبەشانەی ناو کۆمەلگا بێبەشترینی کۆمەلگای سعودیە دواکەوترینی ناو کۆمەلگای سعودیە لە حاڵێکە کە ستەمە ڕاستەقینەکە لەلایەن چینی باڵەدەستەوە ئەنجامەدرێ من ئەستەکەم لێرەیە خەلەلێکی تایە کە کەمتر ئەو واقعەتە نیشانەدا کە پێویست و نیشان بدرێت بەڵێ ناڵم بەهانی هونەری ڕەنگە دۆزی بێتەوە شوێنێکی دوورە دەستە ناتوانانی ئاسان ڕاکە لە دەست کابرا بۆیە لۆکیشن و جغرافیای ئیشەکە لەوەیە بەهانەیەکی هونەری فیلمی هندی و باسم کردن دێت هێتەوە مبەڕیدەکانی نەک تێناگەیت بێمەعنا کاڵم تەزۆقی فیلمی هندی ناکەم شکێ لە مبالغەی تایە بۆ من مستاقێت نایە بڕاپێک هێنەر نییە سەرڕای هەموو شتانە وازام کاتەکەمان بەرەو تەواو نەچێت کاک شەماڵ بەڵام من هاوڕیانی تریش بەنیازت بەشدار من لەگەڵمانە هەندێک هاوڕێی تر ئەیانەوێت بێن سەبارەت بە هەندێک لایانی تری ئەم بابەتە قسە بکەن کە من خۆشحاڵم مەگەر ئێستا بێنە ناوە گەرنا من خۆم مەسایلی ترم هەیە من لۆ زیاتر تۆ ماندوو ناکەم ئەم پرسیارەش هاتووە لەلایەن کاربڕواوە کاربڕواڵێ تا چەند پێتان وایە کە مەدی تازەی سعودی بۆ ریفۆرم لە سپۆست لە نازانم ئەمان چێ لە سپۆنسەری کارەکەی کردێت سپۆنسەری کارەکەی کردێت من پێم وانە ئەمە سپۆنسەری کارەکە لێ ئۆکراوی باکسەوە ئەوەی کە لە ناو میدیای باسەکرێ ئەوەیە کە ئەمە بەدژی ئەو حملە ئەعلامێکراوە بۆ جوانکردنی سعودیەوە من لە زۆرێک لە بەرنامەکان بە تایبەتی میسریەکان نایبینم کە ئەم فلیمە تەواوی ئەو ملیارانەی کە تورکی شێخ سەرفی کردووە بۆ جوانکردنی ڕووی سعودیە هەمووی بەباتە وەڵام من ڕێزم بۆ کات بڕواایە بڕواگە سپاس دەکەم بۆ بەشداربوون و پرسیارەکە خۆشەویستیم بۆ تەیە وەڵا بڕوا نازانم تەسەورەکەم تا ڕادێ دژی بێ لەم کاتەیە چەنە فلیمە دژی ئەو پرۆسەیە ئەگەر نایبنێ پرۆسەی بۆ مۆدێرکردنی سعودیە ئەگەر لە بینی قەوسەکە نایبنێت هەندێک گۆڕانکاری کراوە پیاوەکرێوانە بڵێ هەندێشتە بوو لە سعودیا پێشتر مستحیلات بوو هەندێک ریفۆرم کراوە بەڵام ریفۆرمی جەوهەری نین بەداخەوە ریفۆرمی جەوهەری نین من زۆر گەشتبین نیم پێی باشترە طبعا لە ساڵات هەندێک ئازادی و هەندێک تەنانە لە ڕووی پۆشاک و مەزاهیر و فیستیڤاڵەکان برنی بۆیە بزانین چێکا بزانین بەرەو کوێ ڕۆ کابێت هەنگاوێکی دەست پێ کرد بزانین بەرەو کوێ ڕۆ بە بڕوای منەوانە هیچی هەموو شتی فۆرماڵی هەموو شتی شکلین و شتێکن کە زۆرتر ئەکسسوارن بۆ کۆمەلگای سعودی لەسەر مۆزۆی کەفیل کارگێت لەسەر مۆزۆی کەفیل مەسەلەی کەفیل مەسەلەی اقتصادیە یعنی لابردنی کەفالەت ئێستا لە سعودیە بە هەموو معناکانیەوە و ئەوەی کە هیچ توانایەک بەسەر کۆنتڕۆڵیان بەسەرم هێزی کاریان نەبێت و بۆ جۆری ڕابردوونەکەنەوەوانە خەرجێکی زۆر زۆری هەیە بۆ اقتصادی سعودی و تەحملیەوە ناکەن چونکە ئینسان نازانەوە معلوم بێت کە لە 140 دانیشتوانی یاخود کارگەرانی سعودیە لە 140 بزەبت کارگەرانی دەرەوە ئەوانە کە لە دەرەوە هێنراون و لە دەرەوە کاریان پێکرێت یاسایەک هەبێ مافی ئەمانە پارێزە تۆمانە مەصرفێکی زۆر زۆری بۆ دەوڵەتی سعودی و بۆ سیستەمی سعودیە کە تەحملی ناکە هەر بۆیە ئەمە ناتوانێت ئەوە بە سادەی ئاڵوگۆڕی بەسرابێ ئەو ئاڵوگۆڕش کە ئێستا بەسەریا هاتۆ گوایە نظامی کەفالەت ئیلغا کراوەتەوە بە جۆرێکەوەی ئیلغا کراوەتەوە کە و کۆنتڕۆڵە بڵین زۆر تونند و تیژێکە لە ڕابردووە کەفیلەکان هەیەن بۆ نەماوە پرسیارێکی کەش هاتۆ من کەمێکی کە ئیجازەیەوادەم کار لێرەزانم لە هەموو دەوڵەتەکانی خەلیج بەو شێوە ماوە لەگەڵ پێکاری بیانی دەکرێت ناوشار بێت یاخود بیابان تەنها لە قەتەر 7,000 کرێکار مردوون کە بەشیشیان خۆیان کوشتووە لەبەر ماوەڵی خاوەنکارەکان دیارە ئەمە راپۆرتێک بوو لە سەروبەندی بڵێن یاریەکانی جامی جیهانی هاتە دەرەوە کە ژمارەکە 7,000 وەڵام کەمێک کەمتر بوو لە 7,000 وەڵام زیاتر بوو لە 6,000 کارگەر کە لەو پرۆسەی دروستکردن و بیناکردنەیە جانیان لەدەستدا بوو لە خاتی کارکردنە بەشیان لە بەهۆی فشار و گوشاری نەفسیەوە
ینی خۆیان کوشت بوو ئەوە ڕاستیە. بەڵێ بارودۆخی ئینسانی کرێکار لە وڵاتانی خلیجە ئەوە ناڵم بەم فلیمە بۆ من ئاگا نەبووم بەڕاستی من نزیکەی 15 ساڵ پێش ئێستا سەرنجم بۆ سەرەوانە بۆ قسەشم لەسەر کرد و لەسەریشم نووسیەوە خۆشبەختانە ینی کاک شەماڵ دیکۆمنتێکی فەڕەنسی بوو لەسەر دروستکردنی دووبەی هێژگار جوان بوو دیکۆمنتارێکی فەڕەنسی کردبووی باسێک ڕێگەم ئەوەی فلیمە باسیەکە چۆن پەسپۆرتەکانیان لەسەنەوە چەند کەس خۆی کوشتووە لە ڕێ قانونە ئابووە لە خوارد دەرەجەی لە 42 کە لە 42 بەرەو سوور بوو سەرەوە بوو پلەی گەرما بۆیان نێیشکەن ئیتر مینەکات و تەرمۆمەترەکەی خوێنەوە لەسەر بانەکە تەماشاکە 42 بەڵام تەرمۆمەتری خۆی عەسڵەکەی 52 یعنی بەو شکلە فێڵیان لێکردن هەندێک کەسێ نازانم زۆر جا من زۆر ئەو ئینبیهاری کە بە دەوڵەتی خلیج و دووبەی و ئیماراتەیە پیاوە بێ و ئەو نائینسانیە بینێ من کاتی خۆی باسم کردووە ئەهرامەکانی مە هەمووی ئەهرامەکان بە موعجزەیەکی ئینسانیە بینین شتێکی جوان و سەیر و سەمرێ بەس قەت بیرمان لەوە نەکردوێتەوە چەند کۆلیتیا مردووە خەیاڵمان بۆ نەچوو ئەو بورجانەی دووبێ بینین قەت بیرمان لەوە نەکردو چەند کرێکاری بەدلا بە خوێنی چەند کرێکاری بەنگلادیشی و هندی و پاکستانی ئەمانە بنیاندراوە ئەم وڵاتانە وڵاتێکن بە ڕقمی جوانیان بەڵام بێ حورمەتترین شوێنە بۆ بە ئینسان کاتێ بەڕاستی شوێنێکە زۆر هێزگار ڕێز ئینسانی تیا ناگیرێ ئەوە قسەی کاتە تەوان ڕاستە لەوەی قەتەرا هەر لەمەی پارە بوازم کاسی عالەمی چەندان کرێکاری انتحار کردو مردووە لە بۆی بارودۆخی کرێکار باش بەدەر لەو ڤیدیۆیانەی بین ئەو گرتانەیە بینین لە ماڵانە زۆر جار گرتە لە سوسیال میدیا بێ کابرا لە ماڵە لە کارەکەرەکەیە دزەی کردبووەوانش لا ئێستا لەگەڵ سەروبەتی ئەمەیان تەوان سعودیەکان بازێکیان لەگەڵ خزمەکارەکانی خۆیان ڤیدیۆ گرن و بڵاوێکەنەوە ئەمە ڕوویەشی تری ئەو دۆخەیەکە بەڵام هەمان کاتە کەسانێکە متابعی مۆزوعەکەیان کردووانە و فلیمە کۆلانەی کە هەبوون هەمووی پارێزراون پێشتر بڵاو بوونەتەوە بۆ نمونە سعودیەکان خۆیان بڵایان کردوتە کە چۆنی مامەڵەی کارگەرەکانی بەردەستی خۆیان کردو و خزمەکارەکانیان کردو چۆن لیانداون و عزیێتیانداون نێستا دووبارەوانش بڵاوە بنەوە هاي تقریبا هەموو هەستەکەی وەکو چۆنەڵی سەرقاپی بڵین ببورە زێرارێکوانە ئاوای لێ هاتووە یعنی ئێستا ئەم مەسەلەیە کەوتوتە بەرچاو کەوتوتە بەرگوێەوە کەوتوتە بەرباس ئەوە بەو معنایە ینی سعودیە بێت و نێوێت لە بەرامبەر ڕایەکی زۆر ڕەخنەگرانەی بە تایبەتی لە ناوچەکەشە ڕوبەڕووی بۆتەوە کە بە شتێک ئەمە بە جۆرێک لە پیدا نەزانم بەرامبەر بە سعودیەکە من دواتر دێمە سەر و باسانە بەڵام بەر لەوەی بەجێمان بێڵی من پێم خۆشە بەشێکی تری فیلمەکە پێکەوە ببینین ئەگەر سەرنجێک بێت لەسەر ئەو بابەتە لە ئێوەی ویستین ئەمە کۆتایی هەستم کرد سەرنجێکت هەبێت لەمە بەڵێ کاک شەماڵەوەی کە باسم کرد ئەمە خەسڵەتی فیلمی بۆلیوود یعنی کوشت مردنی حەکیم بێ مبەڕێرە یعنی هیچ مبەڕێری نییە بۆ مردنەکەی لە هیچ بەهانەیەکی هونەری و صحی تەندروستی نییە بە نیو دقە پێشەوە پڕە لە وزە ئەنەرخی و ڕاکە و شەڕەکە و پەلەمارەکە لە پڕێک ئاکوژێتەوە ئەم کردە درامیانە ناڵم خەسڵەتی فیلمی بۆلیوودەکە من ناتوانم تەزەوقی کەم بەهانەیەکی دروست نییە بۆ مردنەکەی لەوێ ڕەنگە زۆر ئەبواە دەرهێنەر زۆر بەهانی جوانتر و مقنعتری کەشمان زۆرە کابرای مۆزەفە لە هەوڵەوەیە کابرای منطق نییە کابرا ئینگلیزی نەزانێت کارمەندی مەتاڕە ینی شتی زۆر سیر و سەمەرە ئەمانە ناڵم بۆ پێویست ناکەم قسەی لەسەر ئەمە خەسڵەتی بۆلیوودیەکان نەزانین یەکێک لە بینەراس پێش بەرنامەکە سەرنجشی نردبووی باشە مەسای ڕاکەن خەڵک بە سەحرای ڕاکە حشتری لە بەردەساوی بۆ بەکاری نایێنێ بۆ حشتەکە لە دەخوایان نابە تۆزی سەر پشتی حشتەکەەوەوانە ڕێگاکەی ئاسانترێەوە بۆ دەربازبوون ئەم ئینە چییە ئەمە بۆ ئەبێ ئەم ڕاکردنە بەم جۆرە ببێ بە ڕاکردنیشی تراجیک ینی ناڵم فەرەوەی فیلمی هندی فیلمی بۆلیوودی فیلمێکی احساسین زیاتر مخاطبەی احساس و شعورمانەکە لەگەڵ عەقڵمان نابێت ئەوێ زۆتر عەزیەتی تۆ بە زۆرتر بگریانی زۆرتر حەزێتێ بە ئەوەی کە من ئەڵم تەزەوقی فیلمی هندی کەمەکەم زۆر باشە دەست خۆش کاگێکجا زۆر سپاس دەکەم ماندوم کردی
هەندێک لایانی تری ئەو باسە هەیە درێژە بە قسەکان بەدەمەوە بینەرانێکیش کە پێشتر داوایان کردویستوانە بەشدار بن هاوڕێیانێک ئەگەر ئەیانەوێ ئێستا بێنە ناو ستودیۆکەوە توانین درێژە بە بەرنامەکان بین ئەگەرنا من خۆم کەمێ قسەی ترم هەیە کە ئەم بەرنامەی کۆتایی پێدێنم. زۆر سپاس دەکەم دووبارە زۆر خۆشحاڵت کردم بەم بەشدار بوونەوە ومێدەوەی کە لە داهاتووشە لە بابەتی تر و بۆنی تر تایبەتی وەختێک بێتە سەر هونەر و ئەوانە من خۆم وەک بینەر خراپ نیم بەس وەکو ئەوەی کە لەم بوارەیە شارەزەیم هەبێ چیوام نیم دەستەکانە خۆش سپاس کاک شەماڵ سپاسی تۆ کەناڵەکە و بیسەران و بینەرانی دەکەم سپاسی و هاوڕێیانەکەم بەشداریان کرد هیوادارینەوەی مە باسمان کرد فلیمەکەی لە دیدی منەوە ڕەنگە دیدیەوە پێچەوانەتر و شتێکی جوانتر بێ لایەوە سپاس دووبارە بۆیە و کەناڵەکەتان هەربژین کاتێکی خۆش بەڵێ ئازیزان هەندێک لە هاوڕێیان بەنیازم بێن لەگەڵمان لەم بەرنامەیە بەشدار بن بەرحاڵەگەر نەیانتوانی بێن بە هەر هۆکارێکەوە بێ کێشەیەک نییە من مەسایلێکە لێرەیە پێویستم بۆ بوو باسیکەم شتێک لەوانە ئەوەیە کە دوایە ئەمە بەشێکە لە جەنگی پڕۆپاگەندە لە دژی سعودیە هەندێک پێیان وایە کە سعودیە گوایە لەلایەن ئیسرائیل و لەلایەن خۆرئاواوە وشارێکی دیاریکراوی لەسرە کە لەم دۆخەیە کە لە غەزە ئەو کوشتارە بەڕێوەیە ئەچێ لەگەڵ ئیسرائیل ڕێکەوە گوایە ئەم فیلمە بۆیە دەرکراوە بۆی ئەم گوشارە لەسەر سعودیە دابنرێ بۆی کە سعودیە بە پرۆسەی تەطبیع و بە پرۆسەی سازکردنی یاخود ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل درێژە بدا وە بۆ ئێمە دەرکرا بە بڕای من ئەمە ئەم جۆرە لێکدانەوەی ناکڕم ئەسڵەن بەلای منەوە زۆر بێ ناوەڕۆک و بێ بایەخە بە پێچەوانەوە ئەوەی کە سعودیە کردوێتی لە یان زەمانی ڕابردووە پشتکردن بووە لە ئازارەکانی خەڵکی غەزە و درێژەدان بووە بە هەموو ئەو پرۆژانەوە و پرۆسانی کە هەی بووە دوا ئەو تەسریحانی کە داوێتی محەممەد بن سەلمان ئەڵێگەر دەوڵەتەکانی غەرب ناتوان من بپارێزن ئەگەر ئەم پرۆسێ درێژە بدەم لەوانەیە ژیان لەدەستمەوە بمکوشن بە جۆرێک ئاوا باسی کردووە کەمە ناکاتەوەی کە ئەو نایە پرۆسەکە پێچوانەوە کاتەوەی کە ناوێرم دیکەم ینی بە جۆرێک خۆی لەم پرۆسیاوەش حقیقەتە کە لە ژێر گوشارێک و فشارێکی زۆرە ئەمە ناکاتەوەی کە ئەم فشارێک بۆ بهێنرێ و بڕانەوە تەبریرە هیچ بنەمایەکی واقعی نییە لەلایەکی ترەوە هەندێک لە هەندێک جێگای بینیم کە گوای ئەمە بەشێکە لە ململانەی شارستانیەکان گوایە ئەمە بۆیەوە ئەم فلیمە کراوە بۆی کەوە شارستانیەتی ئیسلامی یاخود مسلمانان بخەنەژێ پرسیارەوە بە بڕای منە بێ پێشوازی لەم فلیمە بکەین ئەم بیر و بۆ چوون و ئەم دینە و ئەم بیر و باوەڕەم شەرعەتە بە شەریعەتە بۆ نەچێتە ژێر پرسیارەوە تاکەی یانی بڵێ با بچێتە ژێر پرسیارەوە بڵێ با بکەوێتە بەردەم هەڕەشا بڵێ با بکەوێتە بەردەم ڕەخنە گاڵتە پێکردن پەلاماردان بە هەموو شێوازێک بەڕاستی ئەمریکا لە سعودیە لە سایه شریعەتی ئیسلامە لە سایی ئەم شریعەتە داڕزیوەیە ئەم ممارەساتانە و ئێستا مەسەرەن لە شوێنێکی وەکو عراقیشا خەریکن زەواجی مناڵانی 9 ساڵ ئەکەن بە شەرعی داینەوەمانەوەی ئەوەیە پەلاماری بێ بە هەموو شێوازێک کە بۆ دەکرێت پەلاماری بێ بۆ نەدرێ و ئێمە بۆچی لەم کەین و بەینیادا بنیشی کە گوایە ئەمە ممکنە کەمکردنەوە بێ لە شارستانێتی ئیسلامی و ئەمانە ئەمە داکۆچی لەم دۆخە بکەین کە هەیە بڕای من ئەمە مسلمانان وەکوەوەی کە بڕوایان بە دینێکی دیاریکراو هەیە ئینسانن بەر لەوەی کەوا مسلمان بۆ بەم اعتیبارەش احترام و تەقدیریان وەکو کەسێکترە بێ هەبێ بەڵام ئەوەی کە دینی ئیسلامە بێ لە ژێر تێرکی ڕەخنە دەربێنین و ئەم شریعەتە نابێ ڕەخنەی لێ بگیرێ گوایە ئەمە ململانەی شارستانێتەکە بە جەهەنەم بەجار بە هەر شێوازێکە هەر کەسێک ڕەخنە لە ئیسلامەگرێ دەستی خۆش هەر کەسێک و بە هەر بیانوویەکەوە بە هەر باگراندێکەوە ئەوێ پەردە لەسەر ئەم دژێویانە هەڵبماڵێ ئەوانە دەستی خۆش بێ من بۆ لە بەرامبەری ئەبوەستەوە باسەکە لەسەرەوە نیە دامی بکەم و داکۆشی بکەم بەڵام لانی کەم لە بەرامبەریان ناوەستمەوە وەختێک دێ
ئەوە بەیانە کات و نیشانە دەکە لە کۆمەڵگەی سعودیا چیە پاشانەوەی کە لێرە لە ناو فلیمیا باسکراوە تەنها جزئێکی زۆر کەمی ئەو تراژیدیایە کە خەڵکی یاخود کارگەر و زەحمەتکێشی دنیا لە سعودیا بەدەستیەوە ناڵێن ئەوە دروستە کە هەر تەنها سعودیا تاوانکار نییە لەم دۆخەیە هەر تەنها وڵاتانی خەلیج نیە کە مامەڵەی ئینسانەکانەکەن وەکو ئاشڵ ئەیانکەن بە بزن حیاتی بزنیان پێڕەوە ئەبینن ئەوە سیستەمێکە کەوای کردووە سەرباری ئەوەی کە ئەم فلیمەش عرض کراوە هەر ئێستا گەر دەرگا بکەیتەوە بە سەدان هەزار هندی لە هندستانەوە پاکستانی لە پاکستانەوە ئەفغانی لە ئەفغانستانەوە فیلیپینی تایلەندی هەر شوێنێکی خۆرهەڵاتی یاخود بڵین باشووری ئاسیا لە وڵاتانەوە هێرشە بن و پەلامارە بن بۆی کەوا بێن لە سعودیە کار بکەن سەربارەوەی ئەم فلیمە دەرکراوە ئەوەی کەوا ئەکا ئەم حقیقەتە ئەم واقعێتە دروست ببێتەوە لە سعودیە ئەوە کاریگەریەکانی سیستەمی سەرمایه‌داری لەسەر تاسەری جیهانە نەک سعودیە بەڵام ئەم سیستەمی کەفالەتە کە لە چوارچێوە شریعەتی ئیسلامیە جێگەی بۆتەوە بەڵێ شریعەتی ئیسلامی هەموو یاسایانی کەوا لە سعودیە بەرقەرارن جێگەی ڕەخنن و پێویستە ڕەخنیان لێ بژیرەوە کەسێکەمەی پێ ناخۆشە دیوار زۆر کۆدایەتی مۆدرن بەرحاڵ قسەیەک سەبارەت بەم باسەش لە کوردستانە هەیە من لە سوۆشیال میدیا هەندێک چیرۆکم بینی کە سەبارەت بە کوردستان باس کراوە کە لە کوردستانیشە کۆیلایەتی بە جۆرێک لە جۆرەکان مارەساکە لە بەرامبەر کرێکارانی کارگەرانی بیانیە ئەمە حقیقەتە و ڕاستە و ئەمە ئەو دۆخەیە کە بەڕاستی بەشێکی زۆری کارگەران لە کوردستانە دەست و پەنجەی لەگەڵ نەرمەکەن و مامەڵەیە کە لەگەڵ کارگەران ناکرێت لە کوردستانە لە هەرێمی کوردستانە دیارە بەستمانە لە ناوەڕۆکە باشتر نییە لە ئەو مامەڵەی کە لەگەڵ کارگەرانی هندی لە سعودیاکەی باسی یاسای کارەکە یاسای کار لە کوردستانە زۆر بەدەگمەن بۆ خەڵکی کوردستان خۆی ڕێزی لێژی لە چجایەوەی کە کارگەرێک لە دەرەوەی کوردستانەوە هاتبێ ئەمانە حقایەتێکن کە ئێمە لە کوردستانە دەست و پەنجیان لەگەڵانمانە ڕاستیەکەن بەڵام باسەکە ئەوەیە طبعاً ئێمە نظامی کەفالەت بەو معنایی کە لە سعودیا هەیە لە عێراقا نییە بەو جۆرە کارگەرانێک کە دێن دیارە ویزایان نەدرێتێ خۆیان بەرپرسی ئەوەن کە لە عێراق کار بدۆزنەوە بەڵام زۆر جارم کارگەرانە کە دێن لەلایەن هەندێک لە کۆمپانیاکانەوە هێنرێن ئەوە کۆمپانیانە ئەرچی ئەوە لە ئەستۆگرن کە کاریان بدۆزنەوە لە جێگەی جۆر بە جۆرە کاریان پێ بدەن بەڵام دووبارە ئێستیغلالکردن و بەکارهێنانی ئەمانەوە ژێرپێنانی مافەکانیان مەسەلەیەکی ڕوون و ئاشکرایە چەند ڕۆژ لەمەوبەر لە یەکێک لە کارگەکانی شاری سلێمانی کەسانێک کە لەوێ کاریانە کرد تەر بە خاتریەوەی کەوا اعترازیان دەربڕی بوو ناڕزاییان دەربڕی و یاخود خواسێکیان کردبوو ئیمزان دوو خواستیان بردبوو بۆ ئیدارە وترانیمە ئەم چاکسازیان نەمانوێت لە پرۆسی کارکردنمانە کاریان لەدەستداوە جا ئەمە بۆ کارگەرانێکە لە کوردستانە ئەوابێ بە بۆ کارگەرانێکە لە دەرەوە هاتون چۆن بێ بەرحاڵ عێراق نەک ئێستا لە سایی دەسەڵاتەیە کە دەسەڵاتێکی مافیایی و تاڵانکارە چ لە خواری و عێراق و چ لە کوردستان تەنانەت لە کاتی سەدام حوسێنە من خۆم بەش بە حاڵی خۆم بیرم دێ کاتی خۆی لە ساڵەکانی 1970ە چەند ملیۆن کارگەری نسبی لە عێراق بوون کاریان کرد لە هەموو وارێکە کاریان نەکرد لە کشتتوکاڵەوە بۆ پیشەسازی بۆ خەدەمات بۆ گواستنەوە لە هەموو بوارێکە بۆ بیناسازی لە هەموو بوارێکە هەر کار بەدەست ئەوانەوە بوو چونکە بەشی زۆری لاوان و گەنجانی عێراق و سەردەمان نێران بۆ جەبهەکانی شەڕ لەگەڵ ئێرانە و ئەمە درێژی کێشە هەتاکو ساڵی 1970 کاتێک کە ملیۆنێک نزیکەی ملیۆنێک سەرباز بوون لە
خزمەتی سەربازی تەسریح کران و هاتنەوە بچنەوە بۆ سەرکارەکانی خۆیان لەناو بازاری کاری عێراقا کێشەیەکی زۆر زۆر گەورە ڕوویدا کە خەڵکیێکی زۆر ئەوە بینراکە کار دەست ناکەوێت وە خەڵک ناڕازی بێزار و بێتاقەت بوو لە دۆخی ئابووری ئەو سەردەما حکوومەتی باز لە ڕێگەی منەظەمە حیزبەکانی خۆیەوە ئەو کاتە دەسەڵاتی باز کە دەسەڵاتی قەومی عەرەبی و گوایمانەش کە هاتوون لە میسرتر عەرەب زمانن دەستی کرد بە بڵاوکردنەوەی ئەو پروپاگەندانەی کە بۆیە دۆلار لە بازاڕاگرانە لەبەری میسرەکان لە بازار ڕەشاییکردنەوەی نێرنەوە بۆ میسر ساڵی 1970 بوو ئازانم میسر لە هەریاری تۆپی پیا لە جەزایری بردەوە میسرەکان لە شاری بەغا خۆپیشاندانێکی جژنیان گرت و وەکو ئاهەنگیان جێڕا یەکێک لە پردەکانی ناو شاری بەغا لەسەر دیجلە ئەسەر ئۆسەری پردەکان لێگرت وانە ئەو تەقاری و راپۆرتانەی وەختە باسەکان نزیکەی 80 بۆ 90 کارگەری میسری و کاتەکات بوون لە عێراق کاریانە کرد هەخران ناو ڕووباری دیجلە و خیجێنە ئەوە دۆخێک بوو کە بەسەر کارگەرانی بیانیا جا ئەو کاتە ئاوا بوو ئێستا کەیتر شتێکی ڕۆ ئاشکرایە کە هیچ کەس مافی نییە بۆمانایە هاوڕێ ئاسۆس ساڵح هاتۆتە سەخت لەگەڵمانە زۆر بەخێر هاتی ئاوڕێ ئاسۆس من وێنەت نبینم فەرموو وێنەت شەو باش ئازیزم شەو باش وتت کامێرەکەت کار ناکات وڵای کامێرەکەم خەلەلێکی هەیە کار ناکات ئیدی ئەگەر ئاسایی بێتاوە سەران کەسێکە گوێبی تەبین بە هەرحاڵ جۆمان لێ دەبێ ئەگەر نەشت بینین ئەتوانی جۆمان لە دەمێت و ئاساییە فەرموو زۆر باشە کە دۆخی کارگەرانی کوردستان چۆن نەبینین بەڕاستیان جیاوازیەکی زۆر زۆر بنەڕەتی و گەورە هەیە ئەتوانین بڵێن مەسەلەن ئەو جیاوازیەی کە لە نێوان سعودیە و کوردستانە ئەو جیاوازی نێوان سعودی و ئەوروپاوایە یاخۆ کوردستانیش لە چوارچێوەی ئەو دۆخەنا لەبارەیە کە خۆرهەڵاتی ناوەڕاست سعودی نمونەیەشی دزێوێت هاوڕە شەوان سەرتا دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامەیە و دەستی مامۆستا لێریش خۆش کە لە ڕووی هونەریەوە فیلمەکەی باش هەڵسەنگاند و کۆمەڵێ گۆشەنیگای خستە ڕوو کە ڕەنگە بۆ ئێمەمانان کەمتر سەرنجمان لەسەر ئەو بابەتە بێت لە ڕووی ناوڕۆک و پەیامی فیلمەکە وەک دیار بوو کە پەیامێکی ڕخنەئامێز بوو بە ئەوەی کە سیستەمی سەرمایەداری کە چۆن واکە کۆیلەی مۆدێرن بەرهەم بێنێ جا گرنگ بۆ نادا ئایا سیستەمەکە بە تەواوی گەیشتووە یاخود ئەو دەوڵەتانە بە تەواوی بە مۆدێرن بوونیان نا وەڵکو لە ناو هەناوی سیستەم هەمیشە جۆرێک لە کۆیلایەتی هەیە کە کرێکار تووشیە بێت جا ئەو کرێکارە چی خودی وڵاتەکە بێت یاخود کرێکارێک بێت لە دەرەوە بۆ بەدەستێنانی کەمێک سەرمایە هاتبێتە وڵاتە ئەوەی ئەمەوێت لێرە ئاماژەی پێ بدەم پێشەوەی بچمە سەر پرسیارەکە ئەوەیە کە ئەنگلس باس لەوە ئەکات کە کۆیلایەتی لە کۆندا کۆیلایەتی زەوی ژیانی زۆر باشتر بووە و بە زۆر لە زۆرەکان ژیانەکەی مسۆگەرتر بۆ لەوەی لە کۆیلە پرۆلیتاریا کە جارێشتر بێتەوە بە کۆیلە ئەو پێی وایە کە کۆیلەکان یە خاوەنیانە بوو کە خاوەن کۆیلەکە بوو بەڵام وەژیانیشی بۆ پابند بوو بەڵام هەرچی کرێکارە ژیانی بۆ کۆینی کرێکارەوە و کۆچینی کرێکار ژیانی کەوتۆتە سەر ئەوەی کە لە نێو چۆنەڵی کرێگرتەییدا بۆ چینی بۆرژوازی واتە تا تۆ چینی بۆرژوازی بمێنێت کرێکار و کۆیلەیەک کاری پێ دەکرێت هەمیشە داوای ئەوە لێکا کە وەک کاڵایەک مامەڵەی لەگەڵەکات وە تا ئەو کاتە ژیانی مسۆگەرە بێکە بتوانێت کار بکات کە هێزی کاری خۆی بفرۆشێت و ئەمەش بەچ کۆتایی دێت بە ئەوەی کە نەمانی خاوەندارەتی تایبەت ئەو کات ئەتوانین بڵێن ئەو کات کۆتایی بە سیستەمی کۆیلایەتی بە تەواوی دێت ئەوەی ئێمە باسەکەین لەسەر مەسەلەی کۆیلایەتی مۆدێرن کە
بە زۆر لە زۆرەکان وانیشان ئەدرێت کە مرۆڤ لەو سەردەمەدا ئازادەوە پۆیلایەتی نەماوە و زۆربەی دەوڵەتان دژی بە پۆیلەکردنن بەڵام لەناو خودی سیستەمەکەدا هەر کرێکارێک ئەبێتە پۆیلەی خاوەنکارەکە ئەو فیلمە ئەوەمان پێ دەڵێت کە لە وڵاتێکی وەکو سعودیە کە یاخود وڵاتانی خەلیج بەگشتی کە ئەیانەوێت بازی گەورە باوێن لە ڕووی ئابوووریەوە ئەوە گومانی شتێدانە لە ڕووی کللتوریەوە هێشتا هەر بەجێ ماون و پابندن بە میتاڵەتی کۆنی خۆیان و ئەو دابوو نەریتەوە کە چۆن جارێکی تر ئەو کۆیلانە بە مۆدێرن ئەکرێت و کرێکار ئەو جارە بێتم کۆیلە لە زیاتی ئەوەی کە لە غەزا و لە چۆنەڕی لە فەتحکردنی وڵاتانی تر کە سەبایە و کۆیلە و حەبدەکانیان ئەگرتن و بە زۆر ئەیان هێنان ئەیانکردن بە کۆیلە ئێستا لە ڕێگەی ئەو سەرمایە و لە ڕێگەی پیشاندانی خەیاڵ و خەونی ئەوەی کە کرێکارەتوانێت لە ناو دنیای خەلیجدا دەوڵەمەند بێت کرێکارەکان دەهێن و بە زۆری زۆرداریش زۆرجاریانکەن بە کۆیلە و ئەوە چیرۆکێکە لە هەزاران چیرۆشی تر و کوردستانیش بەدەر نییە لە چیرۆکی هاوشێوە ئێمە وەکەزانی لە بەتایبەت لە ساڵانی ڕابردوودا چیرۆکی ئاوا زۆر بوو لەو ئاخیرانشدا کارزان عەزیز و دەشنێ نەریمان لە جێڕانەوەی خۆیاندا باسییان لە ڕووداوێکی هاوشێوە کرد لە کوردستان ڕووی داوە کە لە کارگەیەکی لە کارگەیەکدا کرێکارێکیان ینی کۆمەڵە کرێکارێکیان بە شێوازێکی زۆر نامرۆڤانە دەست بەسەر کردووە کاری زۆرم لیان بە کرێیەکی کەم کە دواتر پاسپۆرت شەکانیشان لێ وەرگرتوونەتەوە واتە هەمان ئەو دۆخی کە لەم فیلمەدا باس کراوە کە نەجیب تێیدا بووە و وەکو دۆخی سەدان کرێکاری ترکە لە خەلیج و لە وڵاتانی کە هیچ یاسایەک و هیچ جۆرێک لە بە مرۆڤبوون نەکرا هیچ یاسایەک لە پێناو مرۆڤ نییە بەڵکو وەک هەرمارکس ئەڵێت بەتوانم لە ئایدۆلۆژیای دەوڵەت و یاسا ئایدۆلۆژیای چینی زاڵە کە ئەو ئایدۆلۆژیا لە پێناو لە پێناو بەدەستێنانی سەرمایی زیاترە لە پێناو بەدەستخستنی قازانجی زۆرە لە ڕێگای بە کۆیلەکردنی مرۆڤ و کرێکارەکانەوە ئەگەر پامەکەم گەیشت هاورێ مستەفا باهیرشمان لەگەڵ هاورێ مستەفا باهیر لە دوو جێگەی جیاوازەوە هاتووی لە یەکێکیانە بچۆرە دەرەوە ئەوە تۆ لەسەر سینەکەی ئێستا لەسەر بەرنامەکەی لەناو ستۆدیۆکەی زۆر باشە بەڵێ بەردەوام بە هاوڕێکیان بەردەوام بە هاوراسس بەدەر لەوانە هاوڕێ ئێمە گەر باسی لە دۆخی کرێکاری ناوخۆش بکەین بەدەر لەوە کرێکارە دەرەچەکان کرێکاری ناوخۆش حاڵی ئەوەندە باش نییە بەدەست خاوەنکارەکانەوە بەدەست کەمی کرێ ئەناڵێنێ و ناتوانێت ژیانی خۆی دابیم کا لە ڕێی کرێکاریەوە بەڵکو ژیانێک لە مەرگانەیە و هەموو ئەو ڕنج و تێکۆشانەی ئەیدا لە پێناو پاروەنانێکە و ینی ناتوانانی ئایندەیەکی باش بۆ خۆی بنیاد بنێت بەڵکو تەنها خزمەتکردنە بە سەرمایە و کۆکردنەوەی زێدەبایی بۆ خاوەن کارەکەی بۆیە گرنگە جار بەجار ئێمە سەرنج بخەینە سەر ئەوەش کە لە دەرەوە ڕووداوێک ڕوئەدات بیبەستینەوە بە دۆخی کرێکارانی ناوخۆ و هەروە ئەو کرێکارە بیانیانەی کە لە کوردستان کارەکەن و ئەگەر بێت و ینی چەڕێکخراوێکی سەربەخۆ چەڕێکخراوێکە لە ینی کار بکەن لەسەر ڕۆشی کرێکار وانە لێکۆڵنەوە بکەن دڵنیام لە کوردستانی چەندان کرێکاری تر هەیە نەک هەر کرێکاری وڵاتانی بیانی وەکو فلیپین و بەگلادیش و ئەو جۆرە وڵاتان مەڵکو ڕەنگە هەر کرێکاری عەرەبی عێراقی خۆشمان بە زۆر لە جۆرەکان تووشی ئەو دۆخانە بوو بێت چونکە ئێمە ئەزانین هەر کاتێک کە بارودۆخی ئابووری نەهاوسەنجشتی یەکەوی هەمیشە ئەوەی کە بێتە قوربانی چینی کرێکار و ئەوەی خوارەوێت چونکە ئەوەی ئەنگلیسیش باشە باس ئەکات کە کۆیلە کات خۆی لە ناو ئەو ململانەی بازاڕدا نەبوو بەڵام ئێستا کرێکار ڕاستەوخۆ لە ناو ململانەی بازار ڕوودایە و لەگەڵ بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی کاڵەکان نرخی ئەویش بەرز و نزم ئەبێتەوە و دۆخی ژیانی لە
خراپەوە ئەگۆڕێ بۆ خراپتر. دەست خۆش بێ هاوڕێ ئاسۆس، من یەک سەرنجم هەیە ئەو بڵێم کە جیاوازێکی گەورە هەیە لە بینی کارگەر لە سیستەمی سەرمایه‌داری لەگەڵ کۆیلێ. ئەو جیاوازێکی جەوهەریە. من دیارە لە باسەکانی تۆ هەستەبارەت بە کارگەرانی کوردستانەوەش ڕاستە، جا بۆ هەروە بۆ خۆشیژە من باسکەین ناسیۆنالیستەکان هەر زوو پیان خۆشە باشووری کوردستان و باکووری کوردستان و خۆر هەڵات و ئەوانە، بەڵام وەختێکە کرێکار دێ بە ئەم دیۆڵەن کرێکاری بیانی بە کرێکارێکە لە سنەوە هاتووە لە سلێمانی ئیژەکە پێڵێن کرێکاری بیانی، ینی لەوێ ئایتر ناسیۆنالیزمەکە ی نەبێتەوە نییە مۆمەکەیە کوژێتەوە، لەوێ ئایتر کرێکارە بێ بە کرێکاری کرێکار ئەو دیوی سنوورەکەیە کورد زمانە وەکو تۆ ساگەوە نهاتوو لە سلێمانیا دانیشتۆ ئەم ئێرانیانەوازمان لێ نایێت. ئەمە ئەو دۆخەیە کە بەڕاستی کارگەرانی بڵین هاوردەیە خودەوانەیە کە هێنن لە دەرەوەی وڵات لە هاتوو با بڵێن نەک هاولا کارگەرانی هاتوو لە کوردستانە هەیەە کە دۆخێکی لە ڕادە بە دەرنا لەبارە بەرحاڵ جیاوازێک هەیە هێشتا لە بینی ئەو دۆخەی کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە هەیە لەگەڵ ئەو دۆخەی کە لە ئەوروپا هەیە. نمونە من دوێنێ لە جێگایەک بوو مەروە بڵێن خانمێک لە سعودیە ژیا بوو کاتی خۆڵان لەسەر لە سوید کارەکە باسێکی کردوتی لەگەڵ ئەم ئێلغاکردنەوەی کەفیلەیە کە لە سعودیا هەیە جاران کەفیلەکان بڵین بیمەی کارگەران و مناڵەکان و ئەوانیانە کرد، ئێستا ناچاریان کردو کە کارگەرێکی بڵین میسری یاخود پاکستانی یا هندیکەیە بووە سعودیە لەوێ ئەژی لە بەرامبەر هەر مناڵێکیان نامانگانە نزیکەی $40 لێ وەرەگرن بەس وەکو بیمە $40 بۆ هەر مناڵێک هەر ماڵێک. اینجا خۆی باسیەوە گروتی لێرە نییە کە مناڵە بێ لە دایک ئێمە پەنابەران دەوڵەت بەبێ حساب $1100 کرۆن یاخود نزیکەی $110 یا بە هەر مناڵێک هەر ماڵە ئەوان لەوێ پاریان لێ وەرەگرن کە مناڵێن بێ. ئەمە ئەو دۆخەیە کە ئێمە لە خۆرهڵاتی ناوەڕاستە کارگەران بەدەستیەوە ناڵێن، ینی لا یزال طبعا هەمووی هەر سەرمایه‌داری و هەمووی هەر کاپیتالیزمە، بەڵام فەرق و جیاوازی هەیە لە بینی جێگایەکە کە کارگەران مافەکانن بە جۆرە لە جۆرەکان داسەپاندووە بەسەر دەوڵەت و دەسەڵات و سەرمایه‌دارانە لە شوێنێکە کە تا ئێستا ئەو خەباتە نەیتوانیەوە ئەو ئەنجامە ببێت. هاوڕێ مستەفا بایریشمان لەگەڵ هاتوو هاوڕێ ئاسۆس لەگەڵمان بمێنەرەوە یەم وڵات بەس پێم خۆشە هاوڕێ مستەفا بایر کە هاتوو لەگەڵمان بەشدارە سەرتا بە خێرهاتنی بکەم چاوما ڕوون مستەفا پێم خۆشە باری سەرنجی تۆ بزانم فلیمەکەت بینیوە سێری کردووە. دەست خۆش بێ شەمەڵ گیان و زۆر سپاس و کارێکی زۆر باشە کردو بەڵێ فلیمەکەم بینیوە و پێم وایە لە کۆتایی قسەکان تۆ قسە بکەم فعلەن وایە لەم وڵاتانە کە ئەڵێن کرێکار بە حکمی یەکگرتنی خۆی و بە حکمی ئەوەی کە ڕێکخراون و توانیان هەیە توانیوانە کەم تا زۆرێک هەندێک لە دەستکەوتەکانی خۆیان بەسەر سەرمایه‌دارێنی ئەم وڵاتانە بسەپێنن. من پێم وایە سەرمایه‌دار لە هەر وڵاتێکا بێت و لە هەر شوێنێکا بێ هەدەفەکەی کەڵەکەکردنی سەرمایە و زیادکردنی سەرمایەکەیەتی و ئەوش لە ڕێگای کێوسانەوەی کرێکارانەوە بێت. بەڵام بە حکمی ئەوەی کە لەم وڵاتانە کرێکاران ڕێکخراوی خۆیان هەیە و یەکگرتوون توانیوانە ئەو زوڵمەی کە لە وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە کرێکاران نەکرێت لەم وڵاتانە کەمتر بکرێت و واتوانێت بڵێن حتا زۆر جار بە جۆرەی تەوازن خوا توانویانە کە مەجموعەیە داواکاری خۆیان بەسەر سەرمایه‌دارانە فەرزکەن. بەڵام ئەوەی کە من ئەو فلیمەیە زۆر کەس قسەی لەبارەیەوە کات کە پێی وایە کامە شتێکی فەردیە خەڵکی سعودی کاری واتێ ناکەن و هەندێک لە سەرمایه‌دارانی سعودی چاوپێکەوتن لەگەڵ ئەو کرێکارانە کە ئەکەن لە وڵاتانە هەیە و کە عەلەساس مکەڕەم معەزەز ئەژین و هیچ زوڵمێکیان لێ ناکرێت. بەڵام من پێم وایە حتا ئەو فلیمە بەشێکی تایە کە کرێکاری تایە زۆر زۆر لەوانە خراپتر دەژی. من لەسەر کرێکارانی ئەو کرێکارانەی کە لە کاسی عالەم لە قەتەر چوو بوون بۆ ئەوەی کە بۆ
دروستکردنی مەلعەبی یاریەکان و ئەو خەدەماتانەی بۆی بۆ ئەو فستیڤالە جیهانەی تۆپی کاسی جیهانی تیاکرات کرێکارێک یەکجا زۆر کرابوو یعنی لە وڵاتی قەتەرا تقریبان لە 195 زیاتر اعتیمادی لەسەر کرێکاری بیانیە کەمی تایە کە کرێکارانی ئەو وڵاتە خۆی تیاوێ بەشی زۆری کرێکارانی بیانیە لەم بەدەستیخوان ئیش ناکەن ئەو شتا حەقیقەتێکە لە قەتەر بەدەستی خۆیان ئیش ناکەن بەدەست کاری ئەوان نیە بەڵێ مەجموعەیەکی تقریبا وەکو مراقیب و سەرپەرشتیکردن و هێنان و مەجموعەیە کاری تێ حتا ئەو کرێکارانە بۆیان نێ بچنە ناو شارەکانەوە لەمە ئەم وەکیلە کە یەکێ لە مشکلەکانی کە بە لە کوردستانی شاهەیە من خۆم لە کوردستان کارم کردو ئێستا بۆ باسەکەم کە ئەوە چۆنە لە ئەم وەکیلانە ئەوەیە کە لە وڵاتانە مەجموعەیە کەفیل وەکیل فەرقیه کەفیل زۆر جار پێیان ئەوڵتێک کەفیل و زۆر جاریش پێیانەڵێ وەکیلەکە ئەوانەیە کە کۆمەڵێ بە ناوی مەحامی و ئەمانەوە ئەچن ناوی مەجموعەیە خەڵک وەرەگرن لە وڵاتانە کە ئەمانە ئەیانهێنەوە بۆ ئەم وڵاتەی تر لێرە ئەیان فرۆشتن بە سەرمایەدارەکان و ئەمانە بن بە کەفیلی ئەوانە و ئیجایان هێنن بەرحاڵ ئەوە زۆر کێشەیەکی گەورەنێ بەڵام لە ئەخیرا هەموو ئەو کەسانەیەن پەساپۆرت وشت هەموو ئەوراقێکیان لای ئەم کەفیلانە بەجێ هێنرێ هیچ دەسڵاتێکی نییە یعنی کە ئەچێتە شوێنی کارەکە جگە لەوەی کە موچەی نایەتێ جگە لەوەی کە سوکایەتی پێکە بەس بیاوێ کە ڕاکات هەرچەنەکان ناتوانن ڕاکە من لەسەرەوە ریپۆرتاجێکم کردووە نزیک بە تقریبا 7,000 کرێکار لەو لە قەتەرا لە کاتی یاریەکانە لە 2014 هەتا 2022 تقریبا نزیکی 7,000 کرێکار ژیانیان لەدەستەوە بەشێکی زۆریان ئەمانە خۆیان کوشتووە بەرحاڵ لە کوردستانیش بە هەمان شێوە من بۆ ماوەیەک لە کوردستان کافیتریایەکم هەبوو مەجموعەیە کرێکاری هەندی لەوێ ئیشیانە کرد باوەڕ هەبێ ئەوەی کە بۆ منیان باس کردووە ئەوەی کە لە فلیمەکە ئەیبینی ئەوەی کە لە قەتەر و لە وڵاتەکانی کارمێن لە کوردستانیش بە هەمان شێوە بوو یعنی لە حوتی بەیانیەوە هاتووە پاکردنەوەی بۆ کردووە و کافێتریاکە سەعات 1 و 2 شەو داخلی ئەو ئەبێ شوێنی مەطعەمەکە بەهر هەمووی پاکاتەوە یعنی ئەو پەڕی سوکایەتی پێکرا لە بەرەوەی کە حتا بەداخەوە مەجموعە حتا لە کرێکارەکانی خۆمان کە لێ بوون مەسەن یەکێک لەوانە لە هەندی بوو گۆشتی نە خواردەوان بە بەرچایەوە یاریان پێ کردو بەرحاڵ قسمەیە لەم شوێنانە کە وەرگرتنی ئەم پەساپۆرتانە لیان و ئەم دۆکیمنتانەی کە لیان وەرەگرنەوە هیچ دەسڵاتێکی نامێنێ و بۆیە ناچارە وەکو کۆیلەیەکی لێ من لەم فلەندا کە تایە ئەژیم لە کۆرسا بووم مەجموعەیەک لەو کەسانەی کە لەگەڵ کۆرسا لەگەڵ منابوون ئەیان و ئێمە زۆر خۆشحاڵ بوون بەوەی کە عێراق کۆیتی داگیر کرد لەبەرەوەی کەڵێ ئێمە لەگەڵ ینی ئیشیان کردووە وەکو خزمەکە لەو ماڵان نابوون بەشە لەمانەی کە ژنەکان بوون ئەوی کە حکومەتی عێراقیات و ئێمەش نەجاتمان بوو توانیمانە بە هەرچۆنێک بێ ئێمەش ڕزگارمان بێت و لە وڵاتانە دەرچین ئەگەر کورتی کەموسەری ئەو پێنشم لەم منطقەی کە پێڵەن ڕۆژەڵاتی ناوەڕاستە لە هەر شوێنێکە کە تۆ ئەبینی بە هەر شێوەیە کە بزانێ کرێکارێ تۆزێ لاوازە تۆزێ زەعیفە بۆ نمونە هەر ئێمە کە پەنابەر بووین لە تورکیا ئاژیان زۆرێک لەو کرێکارانەی کە ڕۆژتاوەرە ئیشێک لە ناو تورکیا موچەکەی وەرنەگرت لە کوردستانە بە هەمان شێوە لە سووریا بە هەمان شێوە لە هەموو دەوڵەتە خلیجەکانە بە تەسەوری من لە ناو دەوڵەتا بێ یاخود لە سەحرایەکە بێ لە هەر شوێنێکا بێ دەوڵەتیش پشتیوانی ئەم سەرمایەدارانەیە بۆی کەوا لە کرێکارەکان بکەن بسەن بڵێن لە قانونی سعودی بڵێ قەتەری عەفو بۆی هەیە کە خاوەنکار پەساپۆرت و دۆکیمنت لە هەموو کرێکارەکان وەرگێ بەڵام هەر لە قانونی عەمەلی بڵێ ئەوڕە مستەفا ڕاوەستایی نەکرد لەوە کێشەی ئینتەرنێتێکە بێت ئەوڕە مستەفا ئەوڕە گوێ لە دەنگە بەڵێ گوێم لە دەنگ ئێستا بەردەوامە بەڵێ بەرحاڵ ئەگەر کورتی کەمەوە پێم وایە بەداخەوە لە ڕۆژەڵەتی ناوەڕاستە
ئەو کرێکارانەی کە سۆتۆ زۆر جوانەوە لە خۆیان هەموو ڕۆژێکڵێن باکوور و باشوور و ڕۆژهڵات و ڕۆژئاوا بەڵام کەسێکە لە ئێرانەوەیەت بە کرێکارێکی بیانی وەسفێکات و بە هەر شێوەیە پێیەکرێت جگە لەوەی کە پارەیەکی زۆری لێوەرگێر بۆ حەقی ئێمە ئیقامە حتا موچەشی نایەتێ بە ئارەزوی خۆی ئەیچەوسێنێتەوە بەوەی سووریا وایە ئەگەر کول لەو منتیقانە بێن بەڕاستیەکەی زۆر دژە کرێکاریە زۆر بە هەر شێوەیە پیان بکرێ ئەو کرێکارانە دەشەوسێنرێتەوە و ئەوەی کە لەو فلیما هەبووە بە تەسەوری من کە هیچ مبالغەیەکی تیانە هەموو سەرمایهدارێک لەو وڵاتانە بەو شێوانە لەگەڵ کرێکارەکانە تەعاملەکە ئەوەی کە ئەڵێ ئەمە شتێکی فەردیە و بەجیایە و علاقی بە خەڵکی سعودیۆنەوە یان علاقەی ئەوە کەسێکی لە بیابانەوەی شارەکانیە شارەکان ژنان هەیە تعزیبی خزمەکارەکانیان بەجگەرەیەوە جگەریان پێسووتانونەتەوە دەست خۆش شەماڵگیان دەسەکان و خۆش بێت و سپاس بۆ ئیزافانە هاوڕێ ئاسۆس لەگەڵ ماماویت بەڵێ هاوڕێجان بەڵێ بەرحاڵ وەک ئەوڕێ مستەفاش باسی کرد ئەو دۆخەی کە لای کارگەرانی بڵین هاتوو لە کوردستانە دروست بووە دیارە بەو ئەندازەیە و بەو زەقیەی کە دەرەکەوێت لە سعودیا دەرنەکەوتووە بەڵام لە بڵین لە ناوەڕۆکە جیاوازیشی ئەو توی نییە ئێوەش ئاماژەتان بەوە کرد لە دەوروبەری خۆتان ئاسۆزیەوە لەو ناوچەیەکەتیا ئەژین لەگەڵ ڕووداوی لەم بابەتانەیە ڕوبەڕووبوونەتەوە هیچ کاتێک مەسەلەن ئایا جۆرێک ناڕەزایی هەیە و ئەگەر ئەم جۆرە ناڕەزایانە هەیە جگە لەوەی کە ئیسانەوەی پێی بکرێ بۆ نمونە بڕوات بە جۆرێک فشار بێنێ و گوشار بێنێ بۆ خاوەنکارەکان کە مافی کارگەران بەڕستنی بناسەوانە بەڵام وەکو شتێکی ڕێکخراوە ئەوانە هیچ هەوڵێک هەیە هەوڵێک دراوە بۆی کەەوە مافی ئەم کارگەرانە پارێزراو بێت هاوڕێ شەماڵ بەحکمی ئەوەی کە شوێن جوگرافیای ئێمە و ئەو گەشە سەنەی بەخۆیەوە نەبینیە کە گرمان کارگێشی گەورە ئەوانەی دەبیت ئەوەی هەیە کە کاری دەستی و بیناسازی ئەوانەیە کە ئەوەی هەست پێکرێت بە پارەیەکی کەمتر ئەبرێن و پارەیەش زۆریان پێ نادرێت ئەمە واکرۆ زۆر لە زۆرەکان سێڕاعیش دروست بێت لە نێوان خودی کرێکارەکانەوە و کرێکاری ناوخۆ و کرێکاری بیانی کە پێیان وایە هۆکاری ئەوەی کە ئەوان ناتوان ئیش بکەن یاخود بە پارەیەکی کەمتر ئەوان ئەسنە ئیش دۆخی وانیش خراپ کردووە لە کاتێکدا ئەسڵی بابەتەکەوانیە کە خاوەنکار هەمیشە ئستغلالی ئەو دۆخی کرێکارەکە کە ینی بە ئەگەر بەویستی ئەو بێت بە کەمترین پارە ئەیبات ڕەنگە دۆخی کرێکارێک کە لە دەرەوە هاتووتە ناوە دۆخەکەی زۆر خراپتر بێت لە کەسێک کە کرێکارە لە ئیخی خودی وڵاتەکەی بۆیە ڕەنگە مەجبور بێت بە هۆی ئەوەی کە ئێمە یاسا و یا ڕێسایشی زەبط و ڕەبتمان نییە بەسەر خاوەنکارەکانەوە هەمیشە ئەو فەراغ ئەدۆزنەوە بۆ ئەوەی کە کەمترین کرێ بدەن بە کرێکارەکان جا کرێکاری بیناسازی بێت یاخود کرێکاری بێت لە هەر مەجالێکی کاری پێ بکرێت چ لە هی هوتێلەکان بێت یاخود لە وەکو بەشی سکوێریتی لە شوێنەکان دایان بنێت ڕەنگە ئەوە لە هەولێر و سلێمانی و ئەوانەی کە هەندێک کارگەی لێ زیاتر بەدی بکرێت وەکو ئەو نمونەیە کە باسمان کرد ئەگەر کەسێک لێ بە دوواداچوون کات ڕەنگە دۆخی هاوشێوەی نەجیب و دۆخی خەلیج لە کوردستانیشدا هەبێت ئەوەی ئەمیز ینی تەرکیزی بخەمە سەر بیکەمە خاڵێک لە ناو بابەتەکە ئەوەیە کە سەرمایهداری کاتێک گەشە ئەکات لەسەر پشتی کرێکارە ینی لەسەر چەوسانەوەی کرێکار گەشە ئەکات و ئێمە ئەبینی زۆر زار خەڵک ینی ئەڵێ کوردستان ئەەکەینە دووبەی و نازانم چی ئەو دەسەڵاتە هەیە ئەو بەناڕاستە خۆ پێمان ئەڵێت کە کرێکاری بیانی کە دێتە ئێرە ئەبێ بچەوسێنرێتەوە و کرێکاری ناوخۆ بە جۆک لە زۆرەکان لە ئیسراعەتدا بێت یاخود خەڵکی ناوخۆ لە ئیسراعەتدا بێت و کاری تر بکەن کرێکارەکانیش بەدە چینی کرێکار بێتە زاڵم بەسەر چینی کرێکاری
ئەوەی هاتووەتە ناوەچین کرێکاری بیانی و ئێمە ئەزانین لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بەگشتی ئەو گەشە سەردنەی کە هەیە گەشە سەردنێکی ڕواڵەتی ئەوە گەشە سەردنێک کە تەنها لە چەند پایەکی ئابووری خۆی دۆزیتەوە نەوەک لە پایە کللتوری و تێگەیشتن و سەقافیەکەی وە واتە ئێمە تووشی دۆخێک بوون کە سەرمایەتی خودی سەرمایه‌داری بە تەواوی بە فەرەنجی خۆیەوە نەهاتووە بەڵکو ئێمە پێیەکمان هێشتا لەناو کللتور و نەریتی کۆنی خێڵەشی و دینی جوگرافیای ئێرەدا ماوەتەوە کە ئەمە زیاتر فڕەکەی خەست کردوێتەوە بۆ کرێکاران و زۆر جار ئێمە ئەبینین لە وڵاتانە کە کرێکارێکی کرێتە کۆیلە کە لە دەرەوە دێت بە تایبەت ئەگەر بە زۆر لە زۆرەکان دینی جیاواز بێت ینی ئەو ڕەواتی بە خۆیان ئەدەن کە ئاوا مامەڵی لەگەڵ کرد چونکە لە پاشخانی دینی خۆیانەوە بە کۆیلەکردنی کەسێکی تر ئاسانە و ینی زۆر تەناقوزاتی تێدانە لەگەڵ ئەفکار و بیرکردنەوەیان هەر بۆیە کە ئێمە ئەبینین لە وڵاتانە زۆر بە ئاسانی ئەو دۆخانە ڕوئەدان تەنانەت ئێستا لە وڵاتێکی وەکو سعودی ئەگەر سیر بکەین ئەوەندە بێڕێزی بە مرۆڤ بکرێ ئەو حاجیانەی کە ئەچنە مەکە ئەوانە لەسەر سەدان و هەزاران حاجی لەسەر شەقامەکان کەوتبوون و لەوێ مردبوون کەس نەبوو هەڵیان گرتەوە خزمەت گوزاری نەبوو نازان چی واتە ئەوانە سڵەوەی ناکەنەوە ئەگەر بێت و ئەو بەها ئاینەی خۆشیان پژوێ بکەن لە پێنا ئەوەی کە پرۆسە ئابوووریەکەیان سەر بکەوێت و قازانجی زیاتر بەدەست بهێنن بەها ئاینەکان تا جێگای کە قازانجی نەبێتەوەوانە هەر تەنها شتی فۆرماڵیە لەم بابەتەوە ئاماژە خاڵێکی گرم کرد لە مەسایلی ئاینی ئەوانە یعنی ئەو مامەڵانەی کە لە کوردستانی خۆمانە لەگەڵ کارگەری ئێزیدی ئاکرێ هەر شتێکی لەو بابەتانەیە ئەو ئیهانە و تەوهینەی کە ئەکرێ یاخود ئەو خۆ بە مامۆستا زانانەی کە بەخۆیان مامۆستا یاخود بە پیاوانی ئاینی کە هێنە سەر مینبەرەکانەوە ئەڵێن لەگەڵ ئێزیدەکانە ئاوا مامەڵە بکەن بۆ جۆرە مامەڵە بکەنەوەوانە کە پەیامیشی لە ڕاستیان ڕاسیستی و ڕەگەزپەرستانە پرەپێدەن لە کوردستان ئەڕێسەر و خاڵە ڕێکەوین بەو کارگەرانی کە دێن لە کوردستان کارەکەن لە دەوێ وڵاتین پێیان بڵین کارگەرانی هاتوو باشترە نە کارگەرانی بیانی ینی کە کەسێک ئەجنەبی و ئەوانیانی بۆ منە کارگەرێکە لە سنەوە هاتبێ بۆ سلێمانی کارکە بیانی نییە لانی کەمەوانە بیانی نین وەر حاڵ بە کارگەرانیش نەڵین بیانی باشتر بڵین کارگەرانی هاتوو بۆی کەوا جیانەکەینەوە لە یەکتر بەڵێ فەرمی قسەکە دروستە هەڵبەت ینی وا بڵین هەر سەربارەت بە کرێکارانی ئێزیدی ئەگەر سەرنج بدەین لەو ساڵانی ڕابردوودا دکتۆر عەبدولواحید کە کەسێکی ناسراوی کۆمەڵە و خۆی بە خێرخوازدا ئەنێت و بە ئیسابی خۆی هاوکاری خەڵکی ئەکات بەڵام گرتە ڤیددیۆیەکی هەیە کە باشکرا ینی دژی کرێکارانی ئێزیدی قسە ئەکاتەوە پێیان ئەڵێت بە خەڵکی ئەڵێت ئەگەر ئێزیدێک لە ئێوە کاری کرد پارەی مەدەنێت دواتر بن ئەی شەیتان بەنەعلەت بیت و پارەکەم بیرچوو بۆ ئەوەی کە ئەحرازی بکەی بۆ ئەوەی کە بە زۆر لە زۆرەکان بیشێنیەوە واتە ئەوە جۆرێک لە مامەڵەیەکی نامرۆڤانەیە لەگەڵ کرێکار و هانی ئەو خەڵکەش ئەدرا مامەڵەیەکی نازیستیە نازیەکان ئاوان لەگەڵ یەودەکان ناکردا مامەڵەی دکتۆرە نازان چی عەبدولواحیدە لەگەڵ کارگەرانی ئێزیدیان مامەڵەیەکی نازیانەیە ینی وەکو هتلەر بەڵێ بێگومان وایە ئەوە جاتوانین ئەوە ینی وێنای بکەینەوە بەسەر کۆمەلگای عەرەبیشدا ینی هەمان دیدیان هەیە بەرامبەر کرێکارەکانی تر و سیستەمی کەفالەشکە ئێوە باستان کرد یانیکێکە لە سیستەمە هەرە خراپەکان کە تەواو دەستی واڵا کرد لەوانی کە کەفیلی کەسێک ئەبن لە دەرەوە بێت توان بیکەن بە هەریشێک بیانەوێت ئەتوان پێی بکەن و یاسا ڕێگر نییە هەر لەو فیلمەشدا چەندیمەنێ شتێدایە کە ئەوانەی هەڵهاتوون لە بەردەستیان دوای ئەوەی کە ناڕعەتی و دۆخێکی کۆی لە ئاسان بڕێ کردووە کەفیلەکان دێن ئەیان بنەوە واتە یاسا خۆی جاریشتر ئەوانەیە گرتووە و ڕادستی ئەو کەفیلانێک کاتەوە واتە یاسا خۆ ڕێخۆشکێرە بۆ ئەوەی
ئەو کرێکارانە بە کۆیلە بکرێن. هاوڕێ وەستاحسێمان لەگەڵا دیارە حتمما کۆمنتەکانە بینی ئەگەردای بنێم باسی واقعی هاوپشتی کرێکاری دەنگین کرێکار زۆر راپۆرتی لەبارەی کرێکارانی هاتووە کردووە لە کوردستان ئەمە کۆمنتێکێتی یەکێشترەڵێ جارێک خاوەنکارێک بە ڕێکخراوی کرێکارانی گوت دیارەمە بەسی ڕێکخراوی کرێکارانی بیناسازیەوە ئازارم وەستاحسێن لەگەڵ ئەوانەیە ئێوە حەقی ئەوەتان نییە دیفاع لە کرێکاری هاتوو بکەن من ئەتوانم بە تۆ زێتریاک بیان خەمە سژنەوە نەک موچەکەیان ببێ حاڵ ئەمە دیارەمە گەشێکە لە بەرخوردە بڵێن ئینەکان کە وەستاحسێن خۆی لەگەڵ خاوەکارەکان بوویەتی بێگومان ئەمە ڕاستە. بەرحاڵ هاوڕێ ئاسۆز دەستان خۆش بێ من زۆر سپاسان دەکەم کە لەم بەرنامەی ئێمە بەشداریتان کرد. ئەگەر سەرنجێکی تر هەیە ئیزافێ پێ بۆ باسانێکە کردت فەرموو نەگەرنا بەرنامەکەمان وان نزیکە بێتەوە لە 2 سەعات بیرەرانیشمان ماندوو کردووە ئەگەر ئاوە بڕوە بەجێمانێڵم وردەوردە فەرموو. لە کۆتاییدا دەستخۆشم بۆ تۆ کە هەمیشە لەسەر ئەو پرسە ڕۆژەوانە قسەیەکەی وە بابەتی گرنگ وە کەسی شارەزا بانگێشتەکەی هەڵبەت گرنگ بوو کە مامۆستا دلێر باسی لە کۆمەڵێک وەزهەی هونەری کرد لە ناو فیلمەکە و بەڵامەوەی بەلای منەوە گرنگە هەندێک زارگەیاندنی پەیامەکە ڕەنگە زۆر گرنگتر بێت لە کۆمەڵێ لایەنی هونەری واتە ئەو کە کۆدەنجێک پێیاکات و ڕۆڵی سینەما لەوەی کە ئەتوانێت ڕوودا و بخڵخێنێ ئەتوانێت کۆی ڕایگشتی بجوڵێنێت زۆر گرنگە ڕەنگە ئەگەر کۆمەڵێک لایەنی هونەری تریپتێدا بەرزەسە کردبا بۆ بینەران چێژ بەخشتر بواە بەڵام ئەوە پەیامە گرنگەکە ئەوەیە کە مرۆڤ لە ئێستاشدا نامۆتر و بەکۆی لەتر کراوە پێویستە مرۆڤ لەو دۆخەدا دەربچێت و هەموو وڵاتان جۆرێک لە ریفۆرم بەخۆیانەوە بین و کرێکارانیش لە ناوخۆیاندا بە قایمتر و بە شێوازێکی ڕێکخراوتر هەوڵ بدەن کە مافەکانی خۆیان بە هێزی خۆیان وەچەنگ بخەن و خۆیان لەو دۆخەدا ڕزگار بکەن. دووبارە دەستان خۆش بێ و شەوتان شاد. دەستی ئێوەش خۆش زۆر زۆر سپاس هاوڕێ ئاسۆس هەموو کاتێک بەخێر بێ دەستە خۆش بێت کە بەشدار بووی لەگەڵمان خۆشحاڵ ببن هەربژی بەڵێ ئازیزان بەس تەنها یەک کۆمنت ماوە هاوڕێک لێرەیان نووسیوەتیم پێ خۆشەکەمێک لەسەر ئەم بابەتە قسە بکەم. هاوڕێ شەماڵ لە ئێستادا ڕەوتێک لە ئاتەئیستەکان بە ناوی ڕەخنە دژاتی لە ئیسلام و شەریعەت بیر و هزی ڕەگەزپەرستانە و فاشیزم برەو پێ دەدەن بەما ئەڵێ چی بەرحاڵ بێگومان من لە بەرنامەی تریشا سەبارەت بەو خاڵە قسەم کردووە تا جێگای ئەگات بەوەی کە ئینسانەکان لەسەر ئەساسی دین و بیر و بۆچوونیان مامەڵە بکرێن و مامەڵی هەڵاواردنیان بەسەرا بکرێت جیاکاریان لەسەر بکرێ و جێگای ڕەتکردنەوەیە و ئەو جۆرە ڕەخنانەش لە ئیسلام و لە بیر و باوەڕی دینی کە خودی ئینسانەکان ئەکا بە ئامان چووە بەگەوج و نەفامیان نەزانێ بەشێک لەو کەسانە کە لەسەر سۆشیال میدیام ڕۆژانە قساکەن و ویدۆکانن بڵاوە بێتەوە سەردەمانێکە ئێمە لە شاری هەولێرە هاوڕێیانی سەرکردەمان جانە نەخستە پێناوی ڕەخنەگرتن لە ئیسلام و لە هەرو حکایەتانەی کە ئەمڕۆ ئەوان هەر ئەیجوونەوە باسێکەکەنەوە عایشە بە 9 ساڵی درابەش و کێچی کرد و چۆن خەڵک قەتڵ و عام کرا و لەو سەردەمانە هەر لەسەر ئەو بابەتانەوە لەسەر ڕەخنەگرتن لەو مێژووە ئێمە هاوڕێیانمانەکرد بە قوربانی ئەو کاتە ئەوانە بوون بە سەلەفی. ئەمڕۆ لە ئەوروپایە لە جێگایەکە کە زۆر سادە و ئاسان دانیشتون و ئەوانە نەک تەنها دینەکە نەک تەنها بیر و بۆچوونە دینی و ئەو بیر و بۆچوونە کۆنە پەرستانە ئینسانەکانە خەن بە ئامانجی ڕەخنەگرتن و گاڵتە پێکردن. ئەو وا چاکە ئەو کەسانە کە بەم جۆرە مامەڵاکەن کەمێک بەخۆیان ناچنەوە بزانن خۆیان لە ڕابردووە چیان کردووە چۆن بوون و لانی کەم لە ڕابردووی خۆیان
دەشتێک وەربگرن و بەو جۆرە مامەڵەی خەڵکانێک نەکەن لەسەر بیر و باوەڕی دینیان حتمما هێرشکردنە سەر کەسەکان بە هۆکاری بیر و بۆچوونی دینیانەوە هەموو کاتێک هەموو جێگایەک ڕەتکراوەیە مەرفوزە بەڵام ڕەخنەگرتن لە ئیسلام لە شەریعەت لەو چوارچێوە قانونیانەی کە کەسانی وەکو نەجیب و کارگەرانی وەکو نەجیب و حەکیمەکا بە قوربانی لە سعودیە و لە وڵاتانێک کاکام شریعەتی تیا حاکمە ئەو شریعەتا بێ جێگای ڕەخنە بێ جێگای ئیدانەکردن بێ جێگای تەجریمکردن بێ و بە هەموو شێوازێک لە ڕەخنەگرتن لێی کۆڵ نەدەی ئینسانەکان ڕێزدارن بیر و بۆچوونە کۆنەپەرستەکان هیچ ڕێزێکیان نیە ئەتوانم ئاوا کۆتایی بەم باسە بێن بەرحاڵ زۆر سپاسی هەموو ئازیزاناکەم کە تا ئێستا لەگەڵمان بوو بینەری ئەم بەرنامەیە بوون زۆر سپاسی پشتیوانیتانەکەم داوای لێبوردنەکەم ئەگەر کۆمنتی کەسێکم فەرامۆش کرد بێ دامنە ناوێت لەبەرەوەی کۆمنتەکان زۆر بوون ببەخشن ئەگەر هەوڵتاندا بێ بەشدار بن لە بەرنامەکەی و فرسەت نەبوو بێ بە ئومێدی ئەوەی بینەری بەرنامەکانی داهاتوومان بن و هەروە پشتیوانمان بن ئەگەر تا سەرنجەتان کردووە کەناڵی یوتیوبی هیوا لەسەر یوتیوب کەناڵی هیوا سبسکرایب بکەن لایکی بکەن بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسین تا یەکترگرتنەوەیشی تر تا یەکتردیتنەوەیشی تر و بەرنامەیەشی تر هەمووی ئێوەی ئازیز بە شادی و کامرانی سپێر هەر بشی